بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵێکدا لە خزمەتتاندا دەبین بۆ ماوەی نزیکەی دوو کاتژمێر بۆ قسەکردن لەسەر مانگرتوان و هەڵپەساردنی مانگرتن و وەڵام نەدانەوەی داواکاری مامۆسایان و فەرمانبەران و مانگرتوان لەلایەن دەسەڵات و باز لە پرسی داهات تەوتین و ئەو غەدری لە موچەخۆران دەکرێت و ئایندەی پرۆسەی پەروەردە و فێرکردنیش لە هەرێمی کوردستان بۆم پرسانە کۆمەڵێک میوانمان لە ستۆدیۆ بان کردووە هەرێک لە بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین و مامۆستا عەتا ئەحمەد و مامۆستا یاسین عەبدوڵڵا و مامۆستا عومەر گوڵپی دواتریش دوو مانگرت و وەردەگرین لە نەخۆشخانەوە لەگەڵ مامن سوپاسیان بەدەبوونتان دەکەین کە دکتۆر شێرکۆ لە بەڕێستانەوە سوپاس دەکەین بەخێر بێن هەمدایەکتان بەخێر بێن سەرنجی بەڕێزت لەسەر خەباتی ئەو سیانزە مامۆستایە کە ماوەی 15 ڕۆژ مانیان گرتبوو ئەمڕۆ لەسەر داواکاری خۆپیشاندەران ماگرتنەکەیان هەڵپەسارد. سوپاسم بۆ جەنابوو بۆ هاوڕێ بەڕێزانە و بۆ بینەرانی لە ڕاستیە ئەم خەباتە هەڵقەیەکی تر بوو لەو زنجیرە خەباتەی کە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستانە بەڕووی ئەو حکومە ستەمکاری و نادادی کە هەیە لە هەرێمی کوردستانە دەستی پێ کردووە یعنی وە پێشم وایە ئەمە دوا هەڵقە نابێت ئەمە لە ئایندە هەڵقەی تری بە دوادێت و ئەسلی خەباتەکەش لە کۆمەڵە ڕۆ جیاوازتر بوو لەوانی تر کە لە ڕاستیا بە تایبەتی بۆ من مەسلەی داخستنی دوکان لەلایەن کاسبکارانەوە کەم لێرەوە سوپاسیانەکەم یعنی ئەوەی شێکە لە دەستکەوتە گەورەکانی ئەم خەباتەی ئەم جارە کە بە بڕوای من لە چەند ساڵی ڕابردووە چ لە کاتی خۆپیشاندانەکانی ڕابردوو و چ لە کاتی شەڕی ناوخۆشە توانم بڵێم ئەم شارە نەویسراوە تاقی کرێتەوە وەکو ناڕەزایەتی لە بەرامبەر ئەو دۆخی کە هەبوو دوکان و بازار داخرێت بەڵام نەکرا بۆیە یەکێک لە سەرکەوتنەکانی ئەم خەباتە بە قەنەعاتی من ئەوە بووە ئەوی تریشیان لە ڕاستیدا ئەو تێپەڕاندنەی ئەو دیوارە دەستکردەی کە لە بینی هەولێر و سلێمانیا لە دێگەڵە دروستکراوەش جۆرێکی تر بوو لە سەرکەوتن بۆ ئەم خەباتە بۆیە من تەقدیری هەمویان دەکەم و دەستی یەکە بە یەکەیان نەگوشمە و خوشک و برا بە ڕێزانە کە لە ناوە خێمەیە بۆ ماوەی 15 ڕۆژمانیان گرت و هەموو ئەو خەڵکانشی لە سەرتاسەری جیهانەوە جاگەر بە وشەیەکیش بوو بێ پشتیوانیان کردوون کە لە ڕاستیە ئەوە هەمووی جۆرێک بوو لە مۆراڵ بۆ ئەو بەڕێزانەی کە لە ناو خێمەکە بوون بە بڕوای من ئەمان وانەیەکیاندا بە دەسەڵات کە ئەگەر تۆ زۆر ملهوڕانە و بێباکانش تەسەڕوفەکەی بە حکمیەوەی کە قەناعەتی شەخسی منەوەیە کە ئەمانە لەبەرەوەی پشتیان بە خەڵک نەبەستووە ڕاستە دەنگیان هێناوە خۆی بە ڕقەم و بەوانە 200,000 دەنگیان هێناوە بەڵام خۆیان لێمە باشتر دەزانن چەنی تەزویرە چەنی دیزاینە چەنی لەژێر زەخت و زۆرایە چەنی فشارە چەنی تۆقاندنە و چەنیشی دەنگی حەقیقیە ینی من بڕوام وایە گەر فەزایەکی ئازاد هەبێت لە هەرێمی کوردستانە حەزمی هەموو پارتی وچەتی زۆر بەڕوونی دەرەکەوێت بۆیە ئەم بەڕێزانە وانەیەکی زۆر جۆراندا بەو ملهوڕانە کە ڕاستیە ئێوە چەندێک بە زوڵم و زۆر بن چەندێک بە خۆسەپێن بن بەڵام لە بەرامبەر ئێوە هەردەنگی ناڕازی هەیە هەر شێوازی تاقیکردنەوەی خەبات هەیە و تەبیعەتی خەباتی مەدەنی ژوایە لەسەر خۆیە هێواشە و ڕەنگە کاتی بوێتە لە 100% جێگای خۆیەگرێ بۆیە من جارێکی تر سوپاسیانەکەم و لە ڕاستیە ئینسان ئەتوانێت بڵێ خەڵکیان قەرزار کرد نوێڕەتی و خەڵکیان دەکرد بڵێن ئەو بەدڵنیایی لە هیچ شوێنێکی دنیاشان نەبووکە حەکیم بەداخۆ پارتی وێچێتی ڕەنگە هەندێک هێزی تریش هەندێک ڕەنگە میدیای تریژ یا هەندێک دەست بەتاڵی تر کە بە بەڕوای من هەموو ئیشەکان چێتە خزمەتی پارتی وێچێتیەوە وەڵا ئەمە کەمە و وەڵا بۆچی خەڵک هەمووی نایەتە سەرجادە و وەڵا بۆ ناکاو بێگومان منیش گلەیم هەیە و من ڕخنەی گەورەشم هەیە لە ڕاستیە لەوەی کە دەبوو یعنی پشتیوانەکە لانی کەم گەورەتر بواە دەبوو هەل لە هەموو ڕێکەوە زیاتر بواە خەڵک زیاتر بواە لە کەڵیانوانە بەڵام بە دڵنیایی ئەمانە نوێنەرایەتی خەڵکیان کردووە نوێنەتی قەزەیەکیان کردووە و ئەم میێوارە خۆیان باسییان کرد وتیان ئێمە خۆمان بابەتیەوە نیە ئێمە پاڵەوان بین و خۆمان بە پاڵەوان کرد قەزیەکە پاڵەوانە قەزیەکە براوەیە بۆیە لە ڕاستیە ئەمان کەرچی بە ژمارە کەمیش بوون بەڵام نوێنەرایەتی دۆزێکیان کردووە کە ئەم دۆزە حەقانەتێکی گەورەیەتیایە یعنی تۆ پارتی مەسرور قوبات وەزیرەکانی تر کەسیان نەتوانن بڵێن ژیانێکی عەدالەت خوازانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابین کراوە
کەسان ناتوانن ئەوان تۆپەکە خەنە ساحەی بەغداوەڵێن وڵا قەتای ئێمە نییە بەغدا ینی لە ئەساسە ئەزان غەدرێک هەیە بەڵام طبیعتی سڵتەوە لە کۆ خۆی کاتەوە بەڵام ئێمە دڵنیاین لەوەی کە چەند خەتای بەغایە ئەوەندەش خەتای ئەم حکومەی هەرێمی کوردستانە. بەڵێ سوپاس دەکەین ماوەسە جەنابیشت بەخێر بێی دوای ئەوەی کە مانگرتوان مانگرتنەکان هەڵپەسارد وەکو پرۆسی پەروەردە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەریمانە و ڕاپەڕین پێ دوایە دەست پێ بکاتەوە ئەو بڕیارە لای کێیە؟ بەناوی خی گەورە و میهرەبان ڕێز و سڵاوم بۆ سەرجەم بینەرانی خۆشەویست چاوی مانگرتووەکان ماچەکەم دەستی ئەو هەموو چالاکوانە لە ڕێکخراوەکان لە دەستە و گروپەکان لە خۆپشاندەران ئەگوشم بەڕاستی هەمومان دڵخۆشین ئەو 15 ڕۆژە هەمومان لە خەباتێکی بێوچانە بووین بەرامبەر دەسەڵاتێکی گەندەڵ بەرامبەر دەسەڵاتی بێباک بەرامبەر میلەتەکەی بەرامبەر موچەخۆرانی خۆی بەڕاستی سەر لە نوێ ڕۆحی خەباتگێڕی ڕۆحی چالاکی مەدەنی ڕۆحی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەوانە گەشایەوە لە سلێمانی و لە دەوروبەری سلێمانی بەڕاستی لەبەرەوە دڵخۆشین هەمومان وانەیەکمان بە دەسەڵاتدا کە بەتەن بە نیاز نەبێت درێژە با بەم گەندەڵی درێژە با بەم ناڕەوایی کە بەردەوا بەم نادادی کە ئیکات ئەمە سەرەتای خەباتێکە بۆ ئایندەیەکی گەشتری ئینشاءڵڵا و ئێمە دڵنیاین بەڕاستی ئەم دەسەڵاتە ئەبێ ڕۆژە لە ڕۆژان لە ژێ پێی جەمەوەراپان بێتەوە و لە ڕۆژە لە ڕۆژان بێتە پێشەوە فرێ ڕاکردنیش نەکەون بێگومان کاریگەری لەسەر پرۆسی پەروەردە کردووە ئەمەی کە کرا خەباتی هەموو لایەکە پەروەردە 10 ساڵە زەرری پێئگا 10 دەسەڵات بێباکە بەرامبەر پەروەردە چونکە پەروەردە لای دەسەڵات شتێکی لاوەکی شتێکە ئەو لەوێتی نییە ئێستاش زۆربەی قوتابخانەکان دەرگاکانیان داخراوە بەداخەوە زیاتر لە 600 بۆ 700 هزار قوتابی خوێندکار بێبەشن لە پرۆسی پەروەردە و فێرکردن بەڵام تا ئێستا دەسەڵات سیرەکەی لە هەردوو دەبەر خەمێکی نەخواردووە مەسەرەن بێ گوێ لە مامۆستایان گرێ گوێ لە پەروەردەکاران بگرێ ئێمە چی بکەین چۆن پرۆسی پەروەردە زیاتر ڕانەگیرێ چۆن دەست پێ بکاتەوە ئەمە بەڕاستی جێگەی نیگەرانیە و بەڕاستی خەمی هیچیان نیە ئەوان بەڕاستی دیارە دەست پێ دەکاتەوە یاخود بایکۆت بەردەوام دەبێت ئەو بڕیارە لای کێیە؟ ئەو بڕیارە لای مامۆستایان خۆیانە بەڕاستی لای مامۆستایان خۆیان بە خۆڕەتکانە بڕیارانەوە هیچ کەسێک نیست سەپاندووە بەسەریانە داوای مافێکی ڕەوای خۆیانەکەن تا ئێستا و مافیان نهاتۆ دەدی کە لە چەند شتێکی سادە و بەسیتە خۆی بینێتەوە کە موچەی مانگی 12 تەوتینە هەروەها پلەبەرزکردنەوەیە و ئیتر لە کاتی خۆیان موچە بدرێت ئێتە خۆ شتێکی زیانمان داوا نەکردەوە بەڕاستی پێم وایە هەتا ئەوانە جێبەجێ نەکرێت ئەو خەباتە بەردەوام بێ خۆپشاندان و ناڕەدایەتەکان ئەچێتە قۆناغی ترە و بە شێوازیتە بەردەوام بێت. بەڵێ سوپاس دەکەم دێمە خۆزت مام سایسین جەنابش بەخێر بێ سەبارەت بە داواکاری مانگرتوان جێبەجێ کرا یاخود هۆکاری هەڵپەساردنەکە پەیوەندی بەچیەوە بوو کە هەڵیان پەسارد؟ بەڵێ سپاس بۆ سپاس بۆ بینەران خۆشحاڵم لەگەڵ ئەو پۆلە هاوڕێیە بێکەوە گفتوگویەک دەکەین ئەمڕۆی ئێوارە بەنسبەت داواکاری مانگرتوان ئێمە 10 ساڵە زیاتر وەکو مامۆستایان شەقامین مەرج نییە داواکاری ڕاستەوخۆ جێبەجێ بکریان بە ڕاستەوخۆ وەڵام بدرێتەوە بەڵام ئەوەی کە هەیە وەک مامۆستا دکتۆر شێرکۆ ئیشارەتی پێدا خەباتی مەدەنی خەباتێکی درێژخایەنە دەبێت تۆ بەردەوام بی بڵێ ئەوەی کە مانگرتوان کردیان پێم وابێ قۆناغێکی نوێ بوو لە خەباتی مەدەنی و خەباتی مەدەنی پێی نایە قۆناغێکی دیکەوە و ئەو هیوایی کە بڵێ مامۆستایان و فەرمانبەران لە ساڵانی ڕابردووە بێهیوا بوون لە خەباتی مەدەنی پێم وابێ ئەو جارە بە جۆرێکی تر گەڕایەوە بۆ دڵ و دەرونی خەڵکە ناڕازیەکە ئێمە هەمومان قەرزاری ئەو پۆلە 13 هاوپیشیانین کە 15 ڕۆژ بوو 2 هەفتە بوو لە من خێمەی شکۆ مانیان گرت بوو و پێمان وایە پرسیارێکە بوو دکتۆر شێرکۆش پێم وەڵامی دایەوە یان با بڵێین تۆ پرسیارەکە لە دکتۆر شێرکۆیە کرد بۆچی ینی لە ئەو هەموو مامۆستایە کە 120,000 مامۆستایان با بڵێن نو سنوورە 6,000 مامۆستایە بۆ دەبێ 13 کەس مانیان گرت بێ یان ئەو هەموو فەرمانبەرە 13 کەس مانی گرتووە لە هەموو دنیادا وا بووە خەباتی مەدەنی هەر بەشێک دەبن بە قوربانی ئەمە پێمان وایە ئەوانە ینی گیانی خۆیان خستەمەتە سێوە لە پێناو هەموو ئەو 6,000 مامۆستایە بەڵام شتێکی دیکە هەیە کە پێویستە ڕوون بێ لای هەموو خەڵک
لەوانەیە ئێمەمانان پێمان وابێ بە جۆرەشی تر بجەنگین بمێنینەوە بجەنگین لە بەرامبەر و دەسەڵاتی نەک خۆمان بکوژین لە برسان ئەوان قوربانیاندا ئەوان بیرباوەڕەکان وابوو کە بمرن لە پێناو خەڵک بەس ئێمە دەڵێن بمێنینەوە بۆ ئەوەی بتوانین بجەنگین ئەوەی کە لە دێگەڵە کرمان بەڕاستی پێم وابێ سەرکەوتنێکی زۆر گەورە بوو و دەنگدانوێکی زۆر باشی سەرکەوتنەکە ئەو بوو ئێمە دیواری دێگەڵەمان ڕوخاند لە ماوەی کە دوای سیویەشی ئابوو کارەساتی شەڕی ناوخۆ کە ئەو زیاتر لە 30,000 خەڵکیان بە کوژدا لە شەڕی ناوخۆیە ئەو هەموو گەنجولاوی ئەم وڵاتیان بە کوژدا ئەو سنوورە دیوارە دێگەڵەیە دروست بوو کە ئێمەی موچەخۆران و هاوڵاتیانی هەردوو زۆنەکە بێ جیاوازی نەکەر زۆنی سەوزیان نەکەر ئێمە زۆنی ئەولاش هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران و مامۆسایان سوتەمەنی لە نێوان ئەو دوو زۆنەیە ینی چەند ساڵە ئێمە بووین بە سوتەمەنی لە نێوان ئەو دوو زۆنەیە یاریەک لەگەڵ خەڵکی و هاوڵاتیان و موچەخۆران دەکرێت ڕوو لە یەشەتی دەکەی یەشەتی پێمە ینی دەڵێ دەسەڵات لەولایە ڕوو لە هەولێر دەکەی ڕێگریت لێ دەکا ینی بۆتە وەکو چۆن بڵێ بە ئەنقەز خۆیان ژێربەژێر ڕێککەوتون شریکن لە داهات و لە هەموو ئەو دەستکەوتانی کە لەم هەرێمەدا هەیە بەڵام لەگەڵ هاوڵاتیدا یاری دەکەن بۆیە ئێمە پێمان وایە ئەو دیوارەمان ڕوخاند ئەگەر بێت و هاوڵات ئێمە بە 2000 کەس 2000 مامۆستا توانیمان ماوەی مەسافەی 5 کیلۆمتر بە پاڵە پەستۆ هێزە ئەمنیەکانی پارتی و هێزەی کە بووە بە دێوەزمە لە بەرچاوی خەڵکی کەسانێک کە هێزی تایبەتی خۆیان هەیە ڕێگریان لەو سێترێ لێکراوە بەڵام ئێمە توانیمان بە پاڵە پەستۆ پاڵیان نین بۆ ماوەی 5 کیلۆمتر هەتا لە سێترەی دێگەڵە دەچینە دەچینە ئەو دیو سێترەکە ئەمە ینی ڕووداوێکی مێژوویە ئەوە ینی حەدەسێکی گەورەیە من پێم وابێ ئەمە چالاشێکی نەوعی زۆر گرنگ بوو کە هاتە ئارا دوای ئەو چالاشیە لەوانەیە هەزاران مامۆستا پەیوەندیان بە ئێمەوە کردبی وەکو مامۆستای ناڕازی پەیوەندیان پێوە کردوین کە جارشکە دووبارەی ناکەنەوە ئێمەش بین بەشداری نەکرد ئەوە ئەنجومەن و دەستە و گروپەکانی مامۆستایان بڕیاردە باشە خەباتەکە کۆتایی نهاتوە جا مانگرتن بێ خۆپیشاندان بێ ناڕەزایەتی و بایکۆت بێ کەمڕۆ مانگرتنەکە هەڵپەسێردراوە ئێمە هەر ئەوڕۆ دوای ماگرتن هەڵپەسێردرا کۆبنەوەمان لەژێر خێمەش کۆ ئەنجامداوەکو ئەنجومەنی سەرتاسەری پلانی داهاتوومان هەیە و نەخێر خەباتی مەدەنی کۆتایی ناتوە و پلانیشمان هەیە پلانەکە چییە؟ تاکو 48 سعاتی دیکە کە مامۆستایانیمان گرتو لە نەخۆشخانی شار بن هیچ بڕیارێک نادەین ڕێزێک لە بۆ ئەو مامۆستایانی هاوڕێمان دوای ئەوە بڕیاریت کردین بڕیارەکە قسەی سەرکراوە چییە ئالێتەکە؟ بەڵێ بەڵام ناتوانم لێرەدا بڵێم تاکو لە بەیان نامەیەکدا چکە ئینجازەی مامۆستایان و هاوڕێم پێێنی بایکۆتە خۆپیشاندانە بایکۆت مامۆساعتاژی شارەتی پێدا ئەم ساڵ ئێمە بە ئەوەش ڕوون بێت لە بەرچاوی هەموو مامۆستایان من لە دەی نۆ لە خورماڵ کۆبووینەوە ئەنجومەنی سەرتاسەری هەموومان چوین لە خورماڵ کۆبووینەوە بڕیارماندا بایکۆت بۆ مامۆستایان بەجێبێڵین ئەم ساڵ مامۆستایان خاوەن بڕیاری خۆیان دەتوان ببێ موچە دەوام بکەن با دەوام بکەن ئەگەر نا 30 ڕۆژ جارێک موچە هات دەوام بکەن لە 30 ڕۆژ بۆ 31 دەوام بۆ ئەو دەسەڵاتە نەکەن و بە هیچ شێوەیەک ئەو بابەت ئەو کۆیلایەتی سەردەم قبول نەکەن ئەو پێی دەگوتێت کۆیلایەتی سەردەم کە تۆ موچەت پێ نەدا لەبەر سپاس دەکەم دێم و خزمەتت دواتر دەچینە لای مامۆستا ئەوەت ئازاد کرد لە خۆشخانە لەگەڵمان دێ مامۆستا عومەر سەبارەت بە مامەڵەی دەسەڵاتداران وەڵامی وتە بێژ حکومەت بوو حکومەتی بەسەرچوو تەشیر بوو وەزارەتی ناوخۆڵی تێکدانی ئاسایی شێرەمیان داوە ینی پارێزگاری هەورێ وتی میوانێکی ڕەزا قورسن بۆچی ینی وەڵامێکی داواکاری مامۆسایان و فەرمانبەران کاسبکارانش کەمڕۆ پشتیوانێکە نەدرایەوە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشکار حاکیم خۆشحاڵم لە خزمەت مامۆستایانی بەڕێز لەسەرم تەوەرە گرنگە قسەکەین طبعاً ئێمە حکوومەتێکمان هەیە بێ بڵێم دەسەڵاتێکمان هەیە باشە کە خۆی بە منەتباری خەڵک نازانێ خۆی وان نابینێتەوە لەسەر پایەیەکی نیشتیمانی یاسایی دامەزراوەی وەستاوە بۆیە یعنی بەلایەوە گرنگ نییە خەڵک ڕازیە ناڕازیە خۆپیشاندانەکە مانەگرێ موچەی هەیە نییە یعنی ئەمە هۆکارەکەیەتی لە هەموو دنیا بە تایبەت باسی مانگرتن چکە باسی ژیان و مردنە کە مانگرتن یەتە پێشەوە حکوومەتی ئەو وڵاتە شاندێک دروستەکە لە یەکەم ڕۆژەوە بەردەوام گفتوگۆکە لەگەڵ ئەو کەسانی مانیان گرتووە چکە بەڕاستی فەزی هەیە 13 کەس ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە لە پێناو داوایەکە کە لە زاخۆ بۆ خانەقین
لە هەر کەس بپرسی ئەڵێ داواکەتان ڕەوایە و داوای هەموو خەڵکی کوردستانیشە و هەر چۆن نەزانین داوای خەڵکی کوردستانیشە هەر ئەمەش بوو کاتێ مامۆسایانی بەڕێز ویستیان بە پێ بڕۆن بەرەو هەولێر دەسەڵات تۆقی لەو کارە و هەڵس و کەوتە مەدەنیە کە بەڕاستی و سڕینەوەی سنووری دەستکردی بەرژەوەندی دوو حیزبی سیاسی بوو کە چەندین ساڵە لەسەر تۆقینەکە ئەوە بوو کە ئەم 2000 مامۆسای چوونە دێگەڵا دەسەڵات زۆر باشە زانێ ئەم 2000 مامۆسایە نوێنەرایەتی 2000 کەس ناکەن نوێنەرایەتی 2000 خانەوادە ناکەن نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستانەکەن بە هەموو چین و توێژەکانەوە ڕاستە لە سا هەشتیان مامۆسا بوون لە سا 20یان فەرمانبەر و هاوڵاتی تر بەڵام لە ڕاستیە ئەوان خواستی کەسوکاری شەهیدیان پێبوو داوای ڕەوای خاوەن پێداویستی تایبەت بوو داوای پێشمەرگەیە داوای کارمەندانی تەندروستیە داوای هەموو ئینسانێکە لە وڵاتەکە ژیانێکی شەرەفمەندانی وەڵام چێەوەی کەتە شیر تێکدانی ئاسایشی هەرێم بۆچی ئەوانە بەردەوامە و تۆمەتانە حازرن ئەم دەسەڵاتەکە وتمان دەسەڵاتێکی نیشتیمانی نییە لەسەر پایەی دیموکراسی و یاسایی و بنەما نیشتیمەیەکان نەوەستا بێ زۆر ئامادەیە هەرچی تۆمەتە لە گیرفانیا حازرە مەسەمش ئەو ڕۆژە لە بەڕاستی بازگەکەی دێگەڵەژ ئەوم وتم زۆر شوورەیە بۆ ئەوانەی لە هەولێر بڕیاریان بەدەستە لەم بازگەیەوە هەرچی کچە مۆدێلە تێ ئەپەڕێ بە ئیسراحات کولە لەگەڵ ڕێزمە بۆ بەڕێستان و بینەران هەرچی لەش فرۆش و لەشکڕی تاران و تورانە هاتووە لە هەولێر کۆبۆتەوە سومعی هەولێر ناشرین بووە ئێستا بڕۆ بنووسە ئەربیل بە عەرەبی هێندێ باڕ و مەلها و ئەوانەت بۆیانێ لە بریوێ هێندێ زانکۆ مزگەوت و شوێنی سەقافی و شوێنی ئەوانەت بۆ بێنێ یعنی خەریکە طبعاً سلێمانیش بە ڕێژەیەک وایە دوهەکیش بە ڕێژەیەک وایە ئەم دەسەڵاتدارانە وایان کردووە خەریکە کوردستان و بە تایبەتیش هەولێر بە شتێک ئەناسرێ کە مای شەرمە بۆ هەمومان بۆیە یعنی ئەمە یەکێش دێمەوە خزمەت ئەو مامۆستا ئاواتمان بەڵێ مامۆستا ئاوات سوپاس دەکەین سوپاس بۆ بەشداریتان بە شێوەیەکی گشتی ئێستا تەندروستی مانگرتوان کە ئێستا لە نەخۆشخانەی شارن تەندروستی چۆنە چارەسەری پزیشکی کراوە سەرەتا سڵاو و ڕێز بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکان زۆر سپاسی کەناڵی پەیام بکەم کە هەمیشە و لە هەر شوێنە دەنگی ناڕەزایی هەبوو بێ کەناڵی پەیام پێشەنگ بووە سپاس دەکەین و هەمیشە لە ڕووماڵکردنی ڕووداوەکان وەکو خۆی ئامادە بۆ سوپاسانەکەین لە بارودۆخی تەندروستیشمان ئەوە تا هاتوین هەر سیانزە مانگرتووە کە هەریەکە و لە شوێنێکی تایبەتدایان ناوین بەبێ وەستان پزیشکەکان و مقیمەکان لەسەر سەرمانم فەحسەکانیان بۆ کردوین و ئەوەی کە پێویستە بۆمان کراوە دەستیان خۆش بێ سوپاسیانەکەین وەک چۆن لە 15 ڕۆژی ڕابردووە تیمی 122 فریاکەوتنی سلێمانی لە ناو خێمەکان لەگەڵ ماموو سوپاسیانەکە باڵێ مامۆستا سەبارەت بە هۆکاری هەڵپەسانی مانگرتنەکە خەڵکێکی زۆر پرسیار دەکە هۆکارەکەی چی بوو و چی پەیامێکیش تێدا بۆ ئەمڕۆ کە هەڵتان پەسارد هۆکارەکەی ئەوە بوو کە ئێمە سەیرمان کرد 13 هاوڵاتی لە هەرێمی کوردستان کە بۆ ماوەی 15 ڕۆژمانیان گر لە خواردن بەڵام بەداخەوە جگە لە بەرپرسانی حکوومەتی هەرێم تەواوی جیهان هاتە سەرخەت کۆنسوڵگەریەکان کۆنسوڵخانەکان سەفارەتەکان لە پەرلەمانتارانی عێراق لە وڵاتانی دەرەوە هەمان هاتنە سەرخەت جگە لە حکوومەتی هەرێم بەڕاستی چونکە لە حکوومەتی هەرێمی کوردستانی ماوە بەسەرچوو نە گوێیەک هەیە بۆ بیستن نە چاوێکیش هەیە بۆ بینین بۆیە لە ڕێی داواکارێکی زۆری هاوڵاتیانی بە شەرەفی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕینەوەی فشارێکی زۆرمان لەسەر بوو دوجار ئەوەی دایکێکی جەرگ سوتاوی بەتەمەن ئەمڕۆ بە قورئانێکی پیرۆزەوە هاتە لامان کە سوێندی داین تکایە ئێوە بۆ کۆمەڵگەی ئێمە پێویستن مامۆسانی ئاینی پێیان وتین کە ئێوە ئەبێ بمێنەوە وەک پێشەوایەک بۆ کۆمەڵگای کوردی و نابێ ژیانتان لەوە زیاتر بکەوێتە مەترسیەوە ئەمە یەکێک لە خاڵەکان و یەکێک تریش لە خاڵە جەوهەریەکان ئەوە بوو کە
لە دوای سێم ڕۆژی مانگرتنمان ڕێکەوتن لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەت یاریێمە واژۆ کرا کە موچەی ساڵی 2025 هەر 12 مانگەکە زامن کراوە بەبێ دواکەوتن و بەبێ ئەوەی هیچ موچێک فەوتێ و ئەو خاڵانەی کە داوامان کردبوو وەکو ئەمڕۆ لە ڕاگەندراوەکەی خۆمان لە کاتی هەڵپەساردنی مانگرتن بڵاومان کردەوە دووسێ خاڵی زۆر باشمان بەدەستێنا و توانیمان شکۆی تاشی کورد و ئیرادە بۆ تاک بە تاشی کورد بژێڕینەوە و بڕیاری بەڵێنی ئەوەشیان پێدای لیژنەی ئەندام پەرلەمانانی بەغداد کە ئەتوانم بڵم لە 20 ساڵی ڕابردووە یەکەم جارە لیژنەیەک لە تەواوی کوتلە جیاوازیەکان لە پەرلەمانی بەغدادەوە بێن بۆ هەرێمی کوردستان بۆ شاری سلێمانی بۆ ژێر خێمەی مانگرتووان ئەمەش بەڵێنیان پێداین کە زۆر بەجددی کار لەسەر خاڵەکانمانەکەن بە تایبەت کار لەسەر تاوتینەکەن ئەمانش هۆکاری ئەوە بوون کە لیژنەی تەندروستیش پێیوتینی تر کە لەمڕۆ بەدواوە ئەچنە حاڵەتی کۆماوە بەڵێ وەکو دەوڵەماندا مانگرتنەکە بەڕای زۆرینەی خۆشەویستان ئەو خۆشەویست زۆرەی ئەمڕۆ لێ ئامادەبوون لە شار و شارەشەکان هاتەبوون وەک ڕێز و وەفا و خۆشەویستی بۆیان لە ئەم 15 ڕۆژەی لەگەڵ مابوون بڕێرماندا مانگرتنەکە هەڵپەسێرین بەڵێ ماوەسا هیچ پامێکتان پێگەشت بوو لەلایەن دوای گەڕانەوەی ئەوە وەفدەی پەرلەمانی عێراق خو لەلایەن سەرۆکوەزیرانی عێراق چونکە کاک سۆران عومەریش بەیانامێکی ئەوەی ناردبوو بۆ سەرۆکوەزیرانی عێراق کە داوای موچەی مانگی 12 دەکەن و داوای تەوتین دەکەن داوای گێڕانەوەی لەقی بانکی ڕەشید و ڕافیدەین دەکەن داوای تەقاگنی بڕێک لە پارە دەکەن بۆ پاشەکەوت وەکو ئەوەی کە بە ئێمە گەشتوکتیان بەڵێ ئێمە لە هەوڵی ئەوەداین کە بە هەز ڕێگایك بێ هەوڵ بدرێ موچەمانی 12 دابش بکرێ هەرچەندە حکوومەتی بەغداد دەڵێ من پارەی موچەمانی 12 ناردووە 441 ملیار هەڵە نەبم نازانم ڕقەمەکار هەڵە نەبم لەوەیە و ئەبێ ئەوی تر حکوومەت هێرن بە داهاتی ناوخۆ تاوی بکە و بیدا بەڵام چیان هەرچۆنێ بزانین ڕێکارێک بدۆزینەوە بەشکم موچەمانی 12 بدەن و بۆ بابەتی تەوتینی لیژنەی ئەندام پەرلەمانەکان ئەو لیژنەی کە هاتن لە پەرلەمانتارا لە بەغدادەوە تێمە هەوڵی جددی ئەدەین وە کاری جددی ئەەکەین ئەو کارە بەجێ بێڵم بۆ ئێمە ئێوە ژیانتان لە مەترسیایە ئەو کارە بەنەدەست ئێمە شەڕەکە ئێمە بۆتانەکەین لە بەغداد و هەموو شتەکان بە ئەرێنی هاات سوپاس بۆخوا بۆ ئیتر چاوەڕێ نەتیجەکەی ئەەکەین ئێمە بەڵێ مامۆستا وەکو دوا پرسیاریش خەڵکێکی زۆر ئاتەلاتان سەرۆکیەکێتی وەقوبات تاڵەبانیش باز لەوەکەوان ئامادە بوون کە وەرخەی سپیتان بۆ واژۆکەن و کاری چی ئێوە بە قسەیەوانتان نەکرد ئەزانی هاوڕێژیان ئێمە وامان لێ هاتووە لە هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا زۆر وعد و بەڵێنمان پێدرا بەڵام هیچی نەبرا ئەسەر بە ئەمە لای خەڵکی کوردستان ڕوون بێ ئێمە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان ماوەی 30 ساڵە متمانە ئایا بە حکوومەتی کوردی بەڵام هیچ کادەم حکوومەتە نەیتوانی ئەو متمانەیە بپارێزێ نەیتوانی داواکاری خەڵک جێبەجێ بکە نەیتوانی لەگەڵ ژیان و بار و گوزەرانی خەڵکا بێ بۆیە گەشتون تا ئەو قەناعەتەی کە چیتر ئێمە باوەڕمان بە هیچ قسە و هیچ بەڵێنێک نییە ئیلا ئەبێ کردار بێ کرداریەن ئیشەکان بکەن لەبەر ئەوە باوەڕمان بە هیچ لایەن و هیچ جیهەت و هیچ کەسێک نەبوو ئێمە تەنیا کردارمان لامەبەستە نەک بەڵێن چکە بەڕاستی بەڵێن هیچی لێ سەوز نابێت زۆر بەڵێنی تردرا و جێبەجێ نەکرا بەداخەوە بەڵێ وەکو کۆتاوتە دەگەر پامێک تێ بۆ خەڵک و بۆ کاسبکاران ئەمڕۆ بڵێن کاسبکارانیش پشتیوانیەوە بوون لە ناو بازاری سلێمانی لە شوێنەکانی دیکە لە ناوچە جیاوازەکە ناوسۆزێکی زۆر هەبوو بە کورتی بێ سپاس دەکەین ماوەستا وەڵای منەمێ ئەمە بە یەکێک بوو لە دەستکەوتە گەورەکان کە لە ساڵ 1990 شەوە لە کاتی شەڕی ناوخۆش نەبووە لە ناو کاسبکاران و بازاڕی سلێمانی و شار و شارچەکان دوکان دابخرێ ئەم ڕۆژێکتر بوو لە هەر هەنگاوگرینکەکانی خەباتی مەدەنی ئەوە بوو کە دوکان و بازاڕەکان داخرا سوپاسیانەکەین سوپاسی تەواوی هاوڵاتیانەکەین کە بەدەم بانگەوازەکەمانەواتن ڕێز و خۆشەویستی و احتراممانەیە بۆ تەواوی خەڵکی کوردستان بەڵێ سوپاس دەکەین مامۆستا ئاوات ئازاد کە یەکێک بوو لە مانگرتوەکان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان سوپاسی ئامادەبوون دەکەین مامۆستا بوورە لە باسی وەڵامدانەوەی دەسەڵاتمان کرد دەسەڵات بە تۆمەت و بە تەشیر و وەڵامی خەڵکی دایەوە چاربوونسەکەش چۆن دەبێ بەڵێ ویستم ئەمە بڵێم یعنی دەسەڵاتێک بەم جۆرە بیرکاتەوە باش ڕێگە بدا لە بازگەکەیەوە کچە مۆدێل بڕوە و هەرچی لەگەڵ ڕێزمە زبڵخانەی
پایتەختەکانی ئێران و تورکیا و عێراق بەغداشە بێت بچێتە هەولێر بەلایەوە ئاساییە و ئەوانەی ئەنفالیان کردین بە ناونشانی جیاجیا بە هۆکاری جیاجیا بەلایەوە ئاساییە بچێتە هەولێر بەڵام بەلایەوە ئاساییە 2000 مامۆستا بەدەستی سپی پڕ لە ئاشتیەوە بێن لە بەردەم نەتەوەیەگرتوەکانە لە هەولێر ئەوە ناڵن خەتای بەغدایە زۆر باشە کەواتە تۆ لە چیە ترسی ئێستا بەرپرسیاری یەکەم و ئەخیری حکوومەت و دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەڵێن داواکەتان حەقە بەڵام خەتای بەغایە ئەی بۆ ئەترسی کەواتە 2000 مامۆستا بێن هۆکاری ترسەکە ئەمەیە یەکەم ئەم مامۆستا بەڕێزانە هەڵگری پەیامی هەموو خەڵکی کوردستانن و دەسەڵات خۆیان زۆر باشە زانن چ نەعەدالەتیەکی گەورەیان چاندووە لە کوردستانە بۆیە کاتێک کە ناڕەزایەتی لە هەولێرە دروسە بێ تێ ئەگەن لەوەی ئەمە تەنها ناڕەزایەتی 2000 کەس نییە وەگەنە من سەرۆکی حکوومەت بم قەیچەکە با 2000 کەس ناڕازی بێ وانێ مامۆستا با 4000 کەس ناڕازیە با 10000 کەس ناڕازی بێ نەخێر ئەمە ناڕەزایەتی هەموو خەڵکی کوردستانە هەولێر و دوهۆک لەژێر ستەمە لەژێر هەڕەشەیە لەژێر گرتنە لەژێر ئەشکەنجەدانە چونکە ئێمە ئەزانین ئەو ئازادی خوازانەی دوهۆک و بادینان ڕۆژنامە نووسان و چالاکەوانەکان من 15 جەلسەی دادیایی لەگەڵیان ئامادە بووم کاک دکتۆریش بەشێک ئامادە بوو ئەزانێ لەگەڵ ڕێزمە لەسەر شتی زۆر سادە کە مافی سەرەتایی هەموو ئینسانێکە بەپێی ئەو یاسانی کە خۆیان بە زۆرینەی خۆیان لە پەرلەمانەوە دەریان کردوون ئەمانە مافن گردبوونەوە مافە خۆپشاندان مافە ناڕزایی دەربڕین مافە هێندێکیان هەر بەرهەمی ڕاپەڕینن خەڵک ڕاپەڕینی بۆ ئەوە کرد بە ئازادی قسە بکە بە ئازادی تعبیر لە خۆی بکە لەسەر ئەمانە خەڵگەگری ئەمە معنای وان نییە هەولێر دووە خەڵکەکەی ڕازیە وە سلێمانیش کاتێک خەڵگەتوانێ ئازارەدانە تعبیر لە ڕێی خۆی بکە ئازایەتی یەکێتی نییە ئەوە خەڵکەکە خۆیەتی تەنانەت نەک پارتی بەعسیش بێتەوە سلێمانی ناتوانێت 15 ڕۆژ حکمی سلێمانی بکە سلێمانی ئازایەتیەکەی خۆی لە خۆیەوە هاتووە و هەولێر و دوهۆک دۆخێکی ستەمکارانەی وای لەسەر چەسپاوە نانەوێت ئەم دۆخە بشڵەقێ هەر ئەمە هۆکارەکەیەتی نایڵن و پاشان دەسەڵاتێک ئەگەر ڕازگۆیە لەگەڵ خەڵکی کوردستان و تازە بە تازە ملیۆنێک و 200,000 وەکو کاک دکتۆر فەرمووی هاوڵاتی فعلی دەنگی پیاوە بۆ ئەترسێ لەوەی مەسەلەن لایانی ئۆپۆسیۆن ناڕازی بێ زۆر احتیادی ئەبێ بڵێ کاکە ئەمانە ئۆپۆسیۆنن گریمان ئەمانە ئۆپۆسیۆنن ئەمانە منافسی ئێمن ئەمانە لە هەڵبژاردن دۆڕاندیان بۆیە ئێستا دژمانن نەخێر ئەوان زۆر باشە زانن ئەوان کە زۆرینەی خەڵکیان لە هەڵبژاردننی 3 مانگ لەمە پێش هێناوەتەوە زۆر باش ئەزانن نیوەی ئەو دەنگانە تەزویرن زۆر باش ئەزانن نیوەکەی تریشیان چۆنی هێناونەتە سەر سندوق بە ترساندن بە هەڕەشە بە پارەدا بەشکردن لەگەڵ ڕێزما بە گەوجاندن و بە هێندێ بەڵێنی ناڕاست چه پارتیش و چه یەکێتیش مەسەن یەکێتی لە هەڵبژاردنەکان ئەماوەستا بەڵێنی تەوتینیدا بە خەڵکی کوردستان وانە بوو کەچی بەڵێنی ڕوخاندنیدا تەوتینیدا دروشمی بافڵ لە دروشمی هەموو مەعاوەزە قورستر بوو هەر بەڕاستی دروستمەکەی بافڵ ئێستا لەکوێ آخر خۆ ئێمامانزانی ڕازگۆنیە ئێمامانزانی ئەوە بۆ دەستکەوتی سیاسیە بەڵامی تر خۆ ئەوە بەشێک بوو لەوەی کە ماوەساڵمە باسکە خەڵک چوو دەنگی پێیان بەڵە بۆیە یعنی ئەمە کێشەکەی خۆیان ئەزانن پارتی و یەکێتی لەسەر چ بۆشیەک وەستاون هەر بچووکترین کەلێن لەم بۆشیا دروست بێ ئەوان کەوتون تەماشا ئەسەد ڕاستە لە 2011ەوە خەباتێکی گەورە هەبوو بەڵام کاتێک هاوکێشە نێو دەوڵەتیەکە لەبار بوو کاتێک ئێران و رووسیا دەستیان لە پشتی ئەسەد بەردا ئەم بووکەڵێ زۆر بە سادەی لە بەردەم گەنجەکانی سووریا کەوت بە کورد و عەرەب و بەڵە دەسەڵاتی پارتی و یەکێتی دەسەڵاتی بووکەڵەیەکە بە دڵنیاییەوە هەر گۆڕانکاریەکی هەرێمی یان نێو دەوڵەتی ڕووبدا ئەوان هەرزوو کەوت ئەزانی بۆ چونکە هێزێک توانایمانەوەی هەیە کاک حەکیم کە لەسەر بنەمای عەدالەت و عەدالەتی کۆمەڵاتی وەسابێ ئێستا لە هەرێمی کوردستانە خەڵک هەیە لە حیاتە هیچ شتێکی بۆ وڵاتە نەکردو نە مامۆستا بووە نە پزیشک بووە نە پێشمەرگە بووە نە کارمەند بووە هیچ نەبووە 3-4 ملیۆن موچەیەتی خەڵکێکیش هەیە هەژارە قوربانی داوە لە حیاتیا بۆ ئەم وڵاتە هیچ موچەیەکی نییە بۆ نمونە هەژارەکان لە کوردستانە کاک دکتۆر شێرکۆ هیچ کەس
بە عنوانی هەژاری هاوکاری ناکرێت بۆ نمونە 30,000 هاوڵاتی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت لە 2012ەوە چاوەڕێەوەکان 150,000 بەسیار بێت ئەم هەموو ناعەدالەتیەوە بێجگە لەو بە ئەمە تەواوکەم لەو ژیانە شاهانەیەی کە بۆ خۆیانیان دروست کردەوە زۆرینەی میلەتەکەیان کردوتە فەقیر و هەژار وای کردو ئەوان لە هەموو ناڕزایەکی مەدەنی ئەترسن. بەڵێ سوپاس دەکەم دیارە مانگتووی ترمان لەگەڵ مامۆستا دڵشاد دوای دێمەوە خزمەتیەوە مامۆستا سوپاسی جەنابشت دەکەین بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە سەبارەت بە ئەو پەیامانەی کە ئێوە گەیانتان مەبەستان چی بووە لە هەڵپەساردنی مانگرتنەکەەوە ئەمڕۆ لە ماوەی 15 ڕۆژە توانیتان چ پەیامێک بگەین و بەرهەمی ئەو مانگرتنەی ئێوە توانیتان چی بکەن؟ سەرەتا سڵاو و ڕێز و حورمەت ئەمە وەفا و سۆز و خۆشەویستی بۆ پەیام بۆ ڕۆژنامە نووسەکانی کە بە درێژایی 15 ڕۆژە بەڕاستی بە شەو ڕۆژ لەگەڵمانان بۆ گەیاندنی پەیامی مانگرتووان بە دنیای ناوخۆ و دەرەوە سڵاو و ڕێز و حورمەت لەوارەوە لە ڕاستیدا ئێمە ماوەی 15 ڕۆژە فشارێکی نوێ و بە جۆرێک لە جۆرەکان دەتوانین بڵین فۆرمێکی نوێ لە فشارەکان هاتە ئاراوەکەویش مانگرتن بوو لە خواردن و خواردنەوە و گرەوکردن بوو بە ڕۆحی خۆمان تا لایەنی دەسەڵات بێتە سەرخەت بۆەوەی کە هەر هیچ شایستە دارایەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و فەرمانبەران بە تایبەتی دابین کراوە خۆشبەختانە توانیمان بە جۆرێک لە جۆرەکان حکوومەت دنیا بخینە سەر یەک ئەمریکا وڵاتانی ئەوروپا ڕێکخراوەکان کوڵسوخانەکان سەفارەت عێراق لێرەش حیزب و لایەنە سیاسیەکان کە گوێ لە پەیامەکانمان بگرن بەڵام ئەوەی کە گوێی نەگرت بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بوو و توانیمان کۆمەڵێک بابەت دەست بخەین کە گرنگترینیان جێگیرکردنی موچەی مانگەکانی ساڵی 2025 کە هەر 12 موچەکە جێگیر کرا و هاوکات مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان لە ڕێی کۆمپانیای سۆمەوە بە نیشتیمانی کرا و خاڵێکی تر شکۆ بۆ تاک گەڕایەوە و خاڵێکی تر پەرلەمانی عێراقمان هێنایە ناو خێمەکە تا هەر هیچ نالێ کۆبوونەوەیان کرد کە هیچنا بڕێرەکانی دادگای فێدراڵی لەبارەی تەڵتینەوە جێبەجێ بکرێت. بەڵێ ئەی وەڵێ وەڵامتان چی بوو بۆ ئەو تۆمەت و تەشیرانەی کە ئێستش لە میدیای دەسەڵات بۆ سەر مانگرتوان لە تا وەزارەتی ناوخۆ پارێزگاری هەولێر هەبوو بۆ هەتام ڕۆ بڵێن بەڕێوەبەراتی پۆلیس و ئاسایش لە ڕاستیدا ئێمە خۆمان ناخینە سەر ئاستێک کە وەڵامی هەموو ئەو تەشیر و ناوزڕاندن و تۆمەتانە بینەوە و ئێمە شەقام بەڕێستا ناگادارن و ڕۆژنامە نووسەکانی پەیام لەوێ بوون و ئەزانن کە ئەو ئاپۆڕە جەماوەریەی هەزار خەڵک کە ئەڕژێتە سەر شەقامەکان و پشتگیری ئێماکە چۆنە ئەوەی خۆی هەر وەڵامی ئەو ئاپۆڕە جەماوەریە ئەوەیە کە وەڵامی ئەوان بینەوە بۆیە خۆمان ناخینە ناو معدلێکەوە کە بەڕاستی لە بابەتێکی ڕق و یعنی ئەم بابەتە ئینەکەن چکە ئەوەت بیر نەچێ ئەوانەی کە لەم هەرێما دژی زوڵم و زۆر و ستەم و نادادین بە دڵنیاییەوە لەلایەن دەسەڵاتەوە تووشی ئەم جۆرە لە تۆمەت و ناوزڕات نابنەوە بەڵام سپاس بەخوای گەورە سپاس بە کۆمەڵانی خەڵکی کوردستان سپاس بۆ ئەو ئاپۆڕات جەماوەریە هەموو ئەمانەت تێپەڕان وەک چۆن لە ساڵانی ڕابردوو لە ماوەکانی ڕابردوو دەیان تۆمەتی لەو چەشنەیان بۆ ئێمەی کوڕانی شەقام ئەکرد و وە سەرکەوتوش نەبوون. بەڵێ بەڵێ مامۆستا بواری تەندروستیەکە کە ئەمڕۆ بڵێن ئێوە لە نەخۆشخانەی شارن بەم زوانە هەمویان بڵێن نەخۆشخانە جێ دێڵ یا خو لەوێ دەمێننەوە و سەبارەت بە خۆراکیش نابێت بەم زوانە خۆراک وشت بخۆن. وەڵام منم پرسیاری تۆ ڕای کێشان بۆ بابەتێکە لێرەوە سڵاو و ڕێز و وەفا بۆ تەندروستی سلێمانی کە لە ماوەی 15 ڕۆژە لەگەڵمان بوون لەسەر خەت بوون ئاگایان لە تەندروستیمان بۆ ئێسەش لەژێر چاودێری چڕی ئەوانەی سواز بخوا هاوڕەکانم زۆر باشن لەوانەیە ئەگەر من تۆزێک پشکنینەکانم بە پێی خواستی پزیشکە بەڕێستەکان نەبێ و ئیشەڵا ئێمەش هەر باشە بین و خۆشحاڵ بووم کە مەرگم پێش مەرگی هاوڕەکانم بکەوێت کە من ئەوەک ڕێکخەری مانگرتوەکان 6 ڕۆژی ئەوەڵ هەر ئاویشم نەخوارد دیارە ئەم کاریگەریانە کە ئێستا لە من دەریا دروست بووە
هی ئەم 15 ڕۆژ نان خواردنم نەبووە زیاتر هی و 6 ڕۆژەی سەرەتایی بووە کە من هیچ شلەمەنێکیشم بەکارنێناوە بۆیە من خۆشحاڵم وەک ڕێکخەرێک کە من تەندروستیم لە هەمویان خراپترەوە ئەوان زۆر باشن بەڵام بەعام سپاس بخوای گەورەوە سپاس بۆ تیمە پزیشکەکانی سلێمانی وە سپاس بۆ میدیاکان بە تایبەتی پەیام کە دەقە بە دەقە ڕەوشی تەندروستی ئەمەی گواستەوە بۆی کاری لەسەر بکرێ باشن و منیش ئینشاءالله دوای عیلاج و دوای نازام کۆمەڵێک ناوزۆر و بابەتی تر هەیە کە تیمە پزیشکەکان خۆیان بەنجامێگەن منیش باوەڕ ناکەم زۆر خراپم و هەر چەندێکی خراپیش بم خۆم بە قوربانی ڕۆڵی گەل و خاک و ئاوی و ئەم وڵاتە سپاس دەکەین مامۆستا دڵشاد میرانی بەیوای تەندروستی بۆ هەمووتان خی گەورە شفای هەمووتاندا سپاستان دەکەین زۆر سپاس مامۆستا کاوتۆر بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە زۆر سپاس مامۆستای بەڕێز قۆناغی دوای ئەم مانگرتنە پێ دوای ناڕزایەتی لە کوردستان چی بەسەریەوە سەبارەت بە دەستگیرکردنیش سەر لە ڕۆژی ئەو ڕۆژی خۆپیشاندن کە چوون بۆ دێگەڵا مامۆستا نەوزە عومەر کارگەری ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ دەستگیر کرا ئەمڕۆ شوفێری کاغالی دەستگیر کرابووکە و کاری بە ناوی ئادام عوسمان لەبەرەوەی کە ڤیددیۆی گیراوە ڤیددیۆکەی ئەوانیش نییە قۆناغەکەی بەسەری بەسەر دەستگیرکردنەش لە ڕاستیا هەتا ستەم بەهێزتر بێ مقاومەش لە بەرامبەریا زیاترە بێ ینی خۆ ڕاستە ئێستا لە هەولێر دۆخێکی کشومات هەیە بەڵام من بۆ خۆم هەولێر تەشبیه هەکەم بە مەنجەڵەشی بخار من دڵنیام ڕۆژەکە مەنجەڵە بخارە و سەری هەر بەرزەبێتەوە و لە ڕاستیە سەری و منجەڵەش کە هەڵدرایەوە تەقیەوە جۆرێک لە جۆرەکان ڕەنگا و کاتە و دەسەڵاتە ستەمکارش فریایی ئەوە نەکەی کە مشووری خۆشی بخواوە و نمونە زۆرە ینی ئەمە شتێک نییە دەسەڵاتی هەرێمی کوردستان زۆر جیاواز بێت لە ینی بڵێ وەڵام من وەکو بەعسم لێ نایە وەڵاخۆ من ئەنفالم نەکردووە ئەنفالم نەکردووە وەکو جینۆسایدی بەشەری بەڵام ئەنفالی ڕۆحی ئینسانی کوردی و کردووە جۆرێکە لە کۆمەڵ کوژ ینی قابلە تۆ ینی گەورەترین شت خەتەرترین شت کاک حەشیم کە من ئەم قسێ ئەمانە یعنی شکۆی ئینسانی کوردیان شکانووە باشە ینی خۆ لە سەردەمی سەدامیش ڕەنگە جۆرێک لە جۆرەکان فەقیری هەبوو بێت ینی فەقیری بە درێژای مێژوو هەبووە ئەوە نییە بڵێ وەڵا دەستکردی ئەم ڕۆژە بێت بەڵام قەت من نەمزانیوە لە سەردەمی باسا خەڵک لەسەر جادەستی گری بە جیرفانیا بگری بڵێ وەڵام من 250 دینارم پێ یعنی تۆ بێنێ بەرچوی خۆکە ئەمە من سەری ڕێز بۆ کەسە دانەوێنە مەڵبەتە وەکو ئینسان وانە بەڵام ئەم بۆ تۆ دەسەڵات مەسئولە لەوەی کە خەڵک وای لێنێت تۆ کە خەڵکێک وا لێ ئەەکەی باش ئەمە مناڵەکەی سبەینێت ینی بێنە لە بەرچوی خۆت مناڵی هەموو ئەو خەڵکانە باشە شتاوانێکیان هەیە ینی تۆ بەمنەوە عشکۆی باوکو بەخێوکارەکان ئەشکێنی کە لەسەر جادە بگری و دەستکا بە جیرفانیا بڵێ وەڵام من 250 دینار بەسم لەمە لە چییە ئەم پێی وان نەبێت پێی وان نەبێت مەسەلا کەملۆنێک و 200,000 دەنگی هێناوە یا حدودی 450,000 هێزی چەکداریان هەیە یا قۆنسوڵخانەکان چ لەگەڵیان دانیشن ئەمە دلیل نییە لەوەی کە ئەمێننەوە مبارەکیش ئینتیخاباتیە کرد سەدامیش ئینتیخاباتیە کرد بەشاریش ئینتیخاباتیە کرد باشە خۆ من لە سەردەمی سەدامە ئینتیخاباتی مەجلیسی تەشریعیە کرا لە پەرلەمان هەبوو خۆ پەرلەمانی لە سەردەمی سەدامیش هەبووە خۆ سەدامیش چۆن ئینتیخاباتەوە بەڵام وەختێک کە ئیتر تەواو گەشتە ئەوەی هەم دۆستەکانی دەستیان لێبەرە هەم ئیتر لە وەزارەتی نەیەتوانی بمێنێتەوە زانیمان چارەنووسەکەی بۆ چییە ئەمەش هەروای لێ بەڵام ڕەنگە لەسەر کات وەستا بێت وە ڕەنگیشە لەسەر ئەوە وەستا بێت کە بەداخەوە کە من خۆم یەکێ بووم لەوەی کە لە ناوبزتنەوەی گۆڕانە بووم بەداخەوە سیلسیلەیەک ناومێدی هەبوون لە ڕابردووە کەوای کرد دیسان ئەمانە جارێکی تر بە قوت بردنەوە بەڕاستیە ینی ئەمە بە تایبەتی دۆخی گۆڕان ئەبێ بێ بە وانەیەکی زۆر گەورە بۆ هیچ بۆ هەموو هێزەکانی کوردستان ڕۆژ ڕۆژان نەچن لەگەڵ پارتی بێچێت یا بەشداری حکوومەت پێکێنان بکەن ئەمە خاڵێکی ئەوەی مەسەلەی دەستگیرکردن هەر نیزامی ستەمکار وایە کاک حەکیم من تێکدانی ئاسایشی نیشتیمانیت بخاتە پاڵ بە بڕوای من خودی پارتی بێچێتی خۆیان نەک خەتەرن لەسەر تێکدانی ئاسایشی نیشتیمانی خۆیان خەتەرن لەسەر کوردبوون ینی بە قەناعەتی شەخسی من ئەوەی ئێستا گەورەترین مەترسیە لەسەر کوردبوون ئەو مۆدێلەیە کە ماڵی تاڵەبانی و بەرزانی پەیڕێوەکەن لە هەرێمی کوردستان خەتەرترین شتیان دەبینی بە دڵنیایی وایە چونکە یەکەم وهوتم ئینتیمایان نێشتووە دووهەم ئەوەندەی
ینی بە ئاماری CPT 251 بارەگای ئاشکرا و نهێنی ئێران و تورکیا لە وڵاتی ئێمە هەیە. باشە ئەمە یعنی لە چه زمانێکە ئەوەندە میت و ئەوەندە ئیطلاعات دەوریە واللهی تورکیا و ئێران خۆیان حکمکەن لە هەرێمی کوردستانە بەقەدەر ئەم دوو بنەماڵەیە دۆسۆز نابن بەقەدەر ئەم دوو بنەماڵەیە باش نایکەن. سپاس دەکەین مامۆستا سەبارەت بە دۆخی پەروەردە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو لە لووتکەی حکوومەتەکان بوو لە ئیمارات باسی وەکت پەروەردەکاری لە پێشینەمانە پێکەنیشت بە قسەکەی دێت یا پێکەنین بۆ پرسیارەکە وڵا پێکەین بە قسەکەیە من حەزەکەم یەک دێر بڵم لەسەر خۆپشاندان و عەقڵەتی دەسەڵاتی کوردی باشە خەڵکە قەزەم و بچووکەکان بە حیاتی لە گەورەی ئەو خەباتە مەدەنی و جوانەی خەڵکی سلێمانی و دەوروبەری تێناگەن بەڕاستی کە ئینسانی بچووک حەزەکە هەر بە بچووکی بمێنێتەوە ئینسانی مەسینە هەڵگر و کۆیلەکان حەزەکەن هەر بە کۆیلایەتی بمێنەوە بەڕاستی بەداخەوە بەڵام مانگرتوەکان و خۆپشاندەران و ئەو خەباتە جوانەی لێرە کرا بەڕاستی دەرسێکی فێرکردن هەتا بە ئیسراحەت نەخەون ئەوان و هەمیشە هەموو دەقە و سەعاتێک چاوەڕێ بکەن کە جەماوەڕ شۆڕشان بەسەرا بکات تەفروتونیان بکات لە وڵاتەیە خۆشان باش ئەزانن تا سەر نامێنەوە ئەمان دۆخی پەروەردە لە خراپترین دۆخیایەتی هیچ کاتێ بەقەدەر ئێستا مامۆستا بەڕێوەبەر مشریف پەروەردە بێناز نەبووە ناومێد نەبووە بێسەروبەر نەبوو بەڕاستی یعنی بە هەموو جۆرێک وەرە لە منهەج و پێت ئەڵێم لە مامۆستا و بێسەروبەری میلاکاتەوە پێت بڵێم لە نەبوونی موچە و ئەو پاداشانی کە بە مشریف و بە مامۆستا و تاقیکردنەوەکان پێ دەڵێم هەمووی زۆرش پردا تاقیگەن نەماوە خول بۆ مامۆستا نەماوەتەوە پێگەاندنی مامۆستای بەتوانە نەماوە خوێنکار ناومێدە ئێستا بڕۆ زۆربەی خوێنکار لە کۆڵانەکانە نەک لەوەی کە لەم بەرەدا ساڵی ڕابردوو ژوەرزێک فۆ تاقەرەبوو نەکراوە ئێستا مەشیات و دەسەری هەر لێرەوان نییە بۆی ئێمە ئیجازەی مامۆستاواتە بەڕاستی لە 2016 تا ئێستا خوێندنی ستاندەر لە هەرێمی کوردستانە نەبووە طبعا لێرە کە بایکۆتە ینی لۆ هەندێکەوەدان لێرە وایە نەخێ لە هەموو دەبەرەکان وایە لە شوێنەکانی کەونە کار ئاسانەکە بەس بۆی مامۆستا بایکۆت نەکاوە دەوام کات بە هەموو جۆرە چاوپۆشی ئەکرێت لەبەرەوە بەڕاستی دۆخی پەروەردە لە خراپترین بارودۆخیایەتی و ئەوەشی کە ئەوترێ مامۆستایان نەخێ بە عەکسەوە مامۆستایان زۆر ناڕازین و زۆر ناومێد وەرە با ڕاپرسیکەین وەرە با مناقەشە لەگەڵ مامۆستایان ڕوبەڕوو قسان لەگەڵا بکەین بە هەموو جۆرێک گوێ لە قسەی مامۆستایان بگرین لەبەرەوە بەڕاستی پەروەردە لای حکومەت ئەولەوێتی نییە و شتێکی لاوەچیە ئەگەر لاوەچی نەبوایە بەڕاستی ئەبوایە حکومەت بەرنامەی استراتیژی هەبوایە یعنی هەر وەزیرێکیەت بەڕاستی بە میزاجی خۆی و دەوروبەرەکەی ئیشەکە بەس کۆمنتە چی بوو لەسەر وەزارەتی پەروەردە هیچ هەڵوێستێکی نەبوو ڕاگەندراوێک لەسەر ئەو مانگتوانە بەداخەوە نبینی ئێمە بە تاوانبار ئەزانن ئەڵێم تۆ بێ قسە نەکەی یعنی ئەوان ئەو خەڵکەی کە داوای مافی خۆی ئەکاوە مامۆستا داوای موچەی خۆی ئەکاوە فەرمانبەر داوای موچەی خۆی ئەکە ئەو بە تاوانباری ئەزانێ زۆرجا تووشی هەڕەشە بوونەتەوە یعنی زۆرجا ئێوەمانان دەیانجا هەڕەشەمان لێکراوە لەسەر داوای موچەت دەیانجام هەڕەشەم لێکراوە یعنی نەک من هەر برادەرەکانش هەمومان يعني من نەک هەڕەشەی نانبڕین و هین هەڕەشەی لیژنەی تاقیقی هەڕەشەی لیژنەی سزادان لە ئێمە کراوە جگە لەوەی دەیان مامۆستا سزا دراون ساڵی پار بە غیاب و بە دەرکردن و بە فەسڵکردنوانە و زۆر جاگەیشتوتە ئەوەیش منش و هاوڕەکانم هەڕەشەی کوشتنمان لێکراوە لە هەندێک دەبەرەوە بەڵێ بەس ئەوە چۆن دەبین ئێستا ئەوە دۆخی پەروەردەیە بڵێن سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر جێگیرەکەی چن بەشداری لوتکە حکوومەتەکان دەکەن حساب بە حکوومەتە نمونەیەک پێشکەشکەن باسی حکوومەتی سەرکەوتووانە بکەن طبعا ئەوەی کە ئێمە بینین ڕووکەش و خۆ عرضکردنەوە بۆ شیتر ئەچن بەڕاستی ئەوان بۆ سەفەقاتی تیجاری ئەچن هەموو خەمێکی ئەم دەسەڵاتە لە هەردوو دەڤەرەکەیە بەڕاستی خەمی ئەوەیە کە چۆن زۆرترین داهات بەدەستبێنن بۆ خۆیانەوە بنەوە بنەماڵەکانن بۆ حیزبەکەیان بەڕاستی بۆی دوو ڕۆژیتە چۆن خەڵکی پێ بکردنەوە بەداخەوە بەڕاستی هەرگیز نەچوونەتە دەرەوە بێن ئەزمموی دەرەوە بۆ ئێمە گوێزنەوە باشە ئەمانە خۆت بەردەوام لە دەرەوەن بۆ ئێمە نەمان بینی ئەزمموونێکی پەروەردەی سەرکەوتی ئەو وڵاتانە کە هەیە هی سنغافورەیە هی فینلەندایە هی وڵاتە پێشکەوتەکان لە بواری پەروەردەیە کە لە کاتێک ئەمە زمینەیەکی باشمانێ و خەڵکی زۆر بەتوانامان هەیە باشە بۆ نەمان بینی یعنی وەرە من لە وەزیرانە ئاپرسم کە ینی لەگەڵ ڕێزم بۆیان کە ئەوە هیچیان پلان و بەرنامەیەکیان هەبێ بۆ پەروەردە هیچیان تەحەدایان ئەەکەم لێرەوە هیچیان پلانی 4 ساڵیان هەبێت نەکەین خەڵک لە وڵاتان پلانی 50 ساڵی هەیە من لە کۆنگرێ بەژارم لە قاهرە وتیان ئێمە پلانمانێت تا 2050 پەروەردە چی لەکەین ئیمارات وتی
من تحداكم ليرا أولا ابن وزيري فروردا بلانين هبه بو 4 ساڵێکی خۆیان ئەم هەفتەیە بە خێرانە چی بکەن هەفتەکەی کە چی بکەن ئاوا یعنی بەڕاستی لەبەرەوە بۆیە پەروەردە زۆر خراپە وەزعی و زۆر بەرەو دواوە چووە بەڕاستی و مامۆستایان و سەرپەرشتیاران و ئەمانە لەو پەڕینە ئومێدیە. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا یاسین ناوبڕێکمان هەیە دوای سەری سەعات دێمە خزمەت و جەنابەتون مامۆستا عومەر. بەڵێ بەڕێزان دوای ناوبڕێک لەگەڵمان بمێننەوە سەری سەعات دەینەوە خزمەتتان لەگەڵمان بمێنەوە درێژە بە گفتوگۆکەمان دەی. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵی پێم لە خزمەتتاندا بەردەوامین بۆ قسەکردن لە قۆناغی پاش هەڵپەساندنی مانگرتوان. مامۆستا یاسین بێم و خزمەت بەڕێزت سەبارەت بە وەڵامدانەوەی دەسەڵات بڵێن ئەو ڕۆژە پێشتر شەختی هەڵدانی مامۆستامان بینی بوو نەزە ڕۆژ کە ڕۆشتن بۆ هەولێر سوکایەتی و بێڕێزی زۆر بە مامۆستا و فەرمانبەر کرا. بەڵێ دیارە بەنسبەت پرسیاری یەکەمیشت لە تەوەری یەکەما کە کردت پەیامی مامۆستایان مانگرتوان تا کوێ ڕۆیان گوێ لێگران وەڵام گەیشتە کوێ بەخۆی کەسانی تێگەیشت و ویژدانی زیندوو لە پەیامی خەباتی مەدەنی تێدەگا ئەوانەی کە تێگەیشتن ئەوانەی کە ویژدانیان زیندوو ئەوانەی کە با بڵێین کەسانێکن کە تێدەگەن تێگەیشتن لە پەیامی مامۆستایانی مانگرتووە و پەیامی ئێمە بەڵام تێنەگەیشت ئەوەی کە گوێ ناگرێت تێناگە ئەوەی کە ینی کەسانێکن کە وجدانیان نییە بەرامبەر بە میلەتی خۆیان بەرامبەر بە فەرمانبەران بەرامبەر بە موچەخۆرانی خۆیان ئەمانە پێمان وابێ نە گوێش دەگرن نە تێدەگەن و نەویژدانیان هەیە بۆیە خەباتەکە هەر بەردەوام دەبێ بەڵام ئێمە وەکو مامۆستایان لەوانەیە ئەو جارە قۆناغی تر بگرینە بەر ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە قۆناغیتر دەبێ بەدڵنیاییەوە دەبێت لەوەی دێگەڵە گەورەتر بێ بەدڵنیاییەوە بەڵێ بەنسبەت ئەوەی شکاتی وەڵامدانەوەی مامۆستا ینی پێشتر شەختی هەڵدان هەبوو ئەبزام شکانی دەستی مامۆستا و فەرمانبەر هەبوو بەگازی فرمێسەگرێژ دەبێت بم شێ وەڵامی پەروەردەکردنی بڵێن وەڵامی مامۆستا و خزمەتەکانی بدرێتەوە. کاک حەشیم ئێمە لە خۆپیشاندانەکانی ڕابردوو لێرە تووشی و حاڵەتان نەبووین ئەنی تەقە کرا خەڵک شەید بوو ئێمە لە ڕانیە دوو لە نەمامی تازە پێگەیشت و یەکیان لە قۆناغی یەکی زانکۆ بوو کاک محەممەدی مامۆستای و کاک بەشیر پۆلی پێنجی ئامادەی بوو مامۆستا هێمن مامۆستا هێرش عەفوو لە کۆیە تازە ئەوانە پێش بوو لە پەیمانگا ینی شەید بوون جگە لەمانە چەندین شەیدی دیکە لە شارەکانی تر لە تا لە دوای عەبدی شوباتە لە خۆپیشاندانەکانی مامۆستایان لە چەندین شاری دیکە شەیدمان هەبوو لە شاری قەڵازە دەستپێکی 2015 لە خۆپیشاندانەکان 3 کەس شەید بوون مامۆستایەک و 2 مێر منداڵ کە هەر تەمەنیان نەگەیشت بۆ لاوێتیشەوە ینی ئەو جۆرە ڕووداوانە لێرەش هەبووە بامە بەو جۆرە وەکو مامۆستا عومەر ئیشارەت پێدا ینی بەو جۆرە وەسفی ئەو دەسەڵاتی ئێرە نەکەین بڵێن لا دوو شوێن هەیە ئازادی هەیە ئەمە لێرە زیاتر ڕوبەڕووی گرتن و کوشتن هەبوو لێرە شەهید لێرە شەهید شوباتان شەهید هەیە لەوێنەوەی ڕانیە قەڵاتزیە ئەگەر لەوێ شەق لە مامۆستا هەڵدرابێ و ڕێگریمان لێکرابیان ئەو بێ لێرە شەیدمان هەبووە لێرە بریندارمان هەبوو من لە 9 دیسمبەری 2017 لە ڕانیە زیاتر لە 50 بریندارمان هەبوو لە 2 شەهید و 50 برینداری فیشک ینی برینداری فیشک لە بەردەمی مەڵبەندی یەشێتیە لە بەردەمی لەقی پارتیە ینی لە هەموو هەردوو شوێنەکە بریندار هەبوو بەهەرحاڵ ینی ئەمە لە قۆناغی داهاتوو بڵێنەوەی کە لە سنووری سلێمانی بایکۆتە چۆن مامەڵ لەگەڵ دەسەڵاتی یەکێتی دەکەن ئێستا سەرۆکیەتی پێشتر بەڵێنی زۆری دابوو جێبەجێ نەکرد خوبا تاڵەبانی بە هەمان شێوە لە ڕاستیدا لێرە بۆ دواوە ئێمە پێیانمان ینی ڕووی لە دەسەڵاتی یەشێتیە لێرە لەبەرەوەی بە تایبەتی باڤێر تاڵەبانی پێویستە لە پێیان مامۆستایان تێبگا و پابەند بێ بە بە بەڵێنەکانی سەردەمی هەڵبژاردن کە مایکی فڕێدەدا و شەقی دەمای هەڵدەدا و دەیگوت هەژماری مدیر عام مەکەن تەوتین بکەن ینی دەبێت ئەو بەڵێنەی بێنتە سەر ئەگەڵ بڵێن نەگەێنتە سەر ئێمە ڕاستی دەست دەبین بۆ شوێنە گرنگەکان
ینی ئەو دەست دەبین بۆ ینی سەرچاوی داهاتەکانیان لە شوێوە سەرچاوە داهاتەکانیان لە شووە دێ کە دەستیان بەسەرداگرتووە 43 سنووری زۆنی سەوز تەسلیمی حکومت ناکرێت لە بەرامبەردا پارتی 57 خۆی تەسلیم ناکات لە ڕقیەشەتی ئەو ڕقەبەرەقایەتە دروست بۆ لەو نێوانەدا فەرمانبەر و موچەخۆران زەرمەندن ئێمە بەڕاستی دەست بوو دەبین بۆ ئەو جۆرە شوێنانە ینی بۆ ئەوەی ینی کوێیان دێشی ئەوەی دەگرین شویان دێشی ئەوەی دەگرین ئەنە بەڕاستی پێویستە سۆرگ باڤێڵ تاالبانی بێتە سەرخەت وەڵامی مامۆستایان فەرمانبەران داتەوە یان ئەوە تا تەوتین لە سنووری پارێزگای سلێمانی جێبەجێ بکەیان ئەوە تا ئەو بەپێی مادەی دەستوری عراقی پارێزگای ناڕازی لەگەڵ عێراقا ڕێککەوێ بۆ ئەوەی ئێمە چی دیکە بۆ جۆرن سەوسێنجویان دەبێ بەڕاستی یەکلایی بکاتەوە ناکرێت چیتر لەگەڵ گورگە شینکا و ئەفو گۆش بخوا لەگەڵ مەڕیشە شینکە شتیوە قوبوڵ باش بەس بۆ داواکاریەکانتان ئێستا داوای موچەی مانگی 12 دەکەن موچەی مانگی 12 کۆتایی پێ نهات نەخورە ئێمە نەک موچەی مانگی 12 ئەمە لە موچەی سێ موچە و نیوی مانگی ساڵی 2015 خۆش نابین کە لە ساڵی 2015 ئێمە سێ موچە و نیو بوو مامۆستایان نیومان وەرگرت لە ژێر فشارە لە بەخۆپشان بەخۆپشاندان و بایکۆت بەڵام فەرمانبەران چوار موچەی مانگی 12 ساڵی 2015 فەوتاوە لەو موچەیەش خۆش نابین نەک مانگی 12 ساڵی 2024 هەموو پاشەکەوتەکان و هەموو موچە لێبڕینەکان و هەموو ئەو موچانەی کە لە ساڵانی ڕابردوودا ڕۆیشتون هەر حکوومەتێک بێتە سەرکار و دوای ئەوانش ئەو ئۆپۆزیسیۆنی کە داوای دەسەڵاتیش دەکات بێت سەرکار لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان قەرزدارە دەبێت ئەو موچەی لە ئەسوێ ئەو حکوومەتێکە دێت سەر باش ئەیگەرنی کەسەم دەسەڵاتە ئەمەلی خۆش نابین لەبەر حەقێکی شەر بەپێی گرێبەستی فەرمانبەر و موچەخۆر لە بەپێی یاسای دامەزراندن گرێبەستێکەیە ئەرک بەرامبەر مەماف ئەوانە ئەگەر حکوومەت سیستەمێکی دامەزراوی بێ بەڵام بەداخۆ لە هەرێمی کوردستاندا دامەزراوی نییە من بەداخۆم زۆر جاران پەرلەمانتار هەیە دەڵێ ئەوە ڕۆیی ئەو موچەی ڕۆی ئەم ئەو قسەیەشی هەڵەیە ینی ئەوە بارخۆشکردنە بۆ ئەوەی کە ڕێخۆشکردنە بۆ ئەوەی کە دەسەڵات سەر بەفری ئێستاوە نەڕۆیشت ینی بۆی نابێ بڕوە وەک چۆن دەدەست ئەوە تا موچەی مانگی یەکدا بەشکرا کو موچەی مانگی 12 چی لات کووە بەخۆی نێدراوە ئەمەش دەزای نێدراوە لە ئەستۆی دەسەڵاتە دەبێ بیدا لێ خۆش نابین دەوێ بیدا چونکە بە حەق و بە شەرع و بە هەموو قانونێک و بە یاسا لەسەرەتی دەبێت بە یاسا دەکەم دەسەڵاتە ئیش بە یاسا ناکەن ئەمە لیان دەستێنین لیان دەستێنین لێشیان خۆش نابین لیان دەستێنین ینی هیچ مەجاری تێدانێ دەبێت بمانداتێ بۆ بیدا لەبەرەوەی لەسەری واجبێ بیدا ئەگەر حکوومەتەش نمێنی حکوومەتێشکە دەبێ هەر بدرێ چونکە قەرزی حکومی نافەوتێ ینی پەرلەمانتارێک دێ لە بەرنمەیەکدا دێ باسی ئەوە دەکات دەڵێ ئەو موچێ ڕۆیی دەگۆمێدا ڕۆی شتیوانیە ئەرێ ئێوە یاسا ناسن شتی وا هەیە لێ ینی ئەگەر حکوومەتی دامەزراوە بێ ها دامەزراوەش نەبێ ئەمەلی خۆش نابین بە ئێستا کاتی خۆی لە سەردەمی ڕژێمە کابرا پارەی دادەنا 5,000 دیناری دادەنا بۆ ئەوی سیارە ڕاشێشێ باش پارەی دادەنا بۆی سیار ڕاشێ حکوومەت ڕووخا پارەکەی فەوتا بە ئیسا دوای حکوومەتی عێراقی حکوومەتی نوێ دامە دروست بووە دوای ڕوخانی ڕژێم دوای پرۆسی ئازادی لە 2005 و 6 ئەوانە تەلەفۆنیان لە دوای کابرایان نەرکابرا خەبەریان داوە گۆرە پارەکەت ڕاشێشەوە پارەکە مابوو پارە نافەوتێ پارە ئەوە دەبینێن دەسەڵاتە بڕۆخی ڕۆژێکیش داوە تەلەفۆن بۆ بکەن بڵێ مامۆستا یاسین وەرە موچەکەی وەربرەوە دەبێت بدرێتەوە بەڵام میکانیزمی بۆ بدۆزرێتەوە خۆ ئاسایی ئاسانە میکانیزم هەر خۆشیان کردوانە بە قەرز بەسەر خۆیانەوە ینی خۆی ئەم ئەوە بوو بە 55 بە موچەی مانگی 12 کە تۆ دەڵی فەوتەوە بوو بە 55 موچە 55 موچە ناکرێت بەسەر یەکەوە بدرێتەوە دەکرێت میکانیزمەوەریشی گرتەوە دکتۆر داوەتێکی پێ دەکەین ئەوە نابێت سپاس دەکەین مامۆستا سپاس دەکەین دیمە خزمەت مامۆستا عومەر سەبارەت بە داواکاری مامۆستایان ئەوەی کە تەوتینە ئێمە چاوەڕێمی لە 2025 بکرێ پلە بەرزکردنەوەیە ینی گێڕانەوەی لقی بانکەکانی ڕەشید و ڕافیدەینە ئەمانە دەبێت لە 2025 ساڵدا بیبینی کاک حاکی من بە خێرایی باسی ئەم خەباتە مەدەنی مامۆسایانەکەم کە بەڕاستی جێگەی ڕێزە بەڕاستی زۆر نەفەس درێژانە وا دەردانە ساڵە مامۆسایان پێشەنگن فەرمانبەرانیشیان لەگەڵە و چین و توێژەکانی کیان لەگەڵە بەس مامۆسان پێشەنگن و ئەم ڕێگە بەڕاستی جێگەی ڕێزە و
و پشتیوان بەخوای گەورە نەتیجە بەرهەمی شێبێ بەو مەرجە چین و توێژەکانی کەش و هاوڵاتیان بەشەی کوشتی بە ژمارەیەکی زیاتر بەشداریان بەڵێ دەستا خۆش نەکا بڵێ ئەمە کۆتایی هەیەمان ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم هەر قیمەتەکەی لە قیمەتی مەدەنی بوونەکەیەتی، چونکە ڕاستە ڕێگەی ئینقیلاب و شۆڕش و ئەوانە ڕێگەیکی خێرایە. ینی هێندێ وڵاتی ئەفریقی هەیە هەر 6 مانگجار ئینقیلابێکی تیاکرێت، بەس بەڕاستی ڕێگەی ئینقیلاب و شۆڕش و چەک هەر هەمیشە ئینقیلاب و شۆڕش و چەک بە دوای خۆیانێ، هەر ماڵوێرانی بە دوای خۆیانێ. بە وێنێکی ئەم ڕێگە مەدەنیە نازانم وێنەکەت بینی کاسب بکات عەربانێکی دەستی پێ بوون زۆر جوانە ئاربانەکەی ڕاگرت و لەسەری دانیشت. ئاخۆی ئەم مانگرتنی مامۆسایان و ئەوەی کاسبکاران لەگەڵیانە متعاتف بوون و ئەوەی کە خەڵک بە ڕێژەیەکی زیاتر یعنی بە هەستێکی زیاترەوە لەگەڵیان نابوون. ئەمە چیمان پێڵێ؟ پێمانەڵێ ئەم خەباتە بێجگە لەوەی کاریگەری و فشاری لەسەر دەسەڵات هەیە لەسەر هاوڵاتیانی شەیەتی، چونکە یەک لە کێشە گەورەکانی ئێمە ئەوەیە کە ئێمە 6 ملیۆن ئینسانی هاوڵاتی لە کوردستانە بزانێ مافی چییە، بزانێ حەقەکانی کامانن و تێبگا لەوەی کە هەر بە پەندەکەی پێشوو هین نەکا، خۆی قەنەعەت پێ نەکا، بڵێ حکوومەت لە جێگەی باوکە و سەرۆکی حکوومەت نەکە، لە جێگەی باوک نییە، حکوومەت کرێگرتەیە، کرێکارە، حکوومەت سەرۆکی حکوومەت کرێکارە، جێگری سەرۆکی حکوومەت کرێکارە، وەزیر کرێکارە کە کرێکەی خۆی ئیشەکەی خۆی بەباشی نەگەردەبێت کرێکەی نێتیە و بیێنیتە خوار و پێشمەلی بگریت و فڕێدەی نابێ بڵێ وەڵی هەر باوکە چی لێکەی ئەوانە ئێستا بۆ فڕدان باشن بەڵە بە دڵنیاییەوە ئەبێ بخرێنە زەبڵدانی مێژووی سیاسی کوردستانەوە، چونکە بۆ کاک حەکیم 32 ساڵ دەرفەتیان پێدرا، هەموو دۆخێک تاقی کرایەوە، 5 ساڵ وتیان شەڕی ناوخۆ بوو، دوایی وتیان شەڕی داعش، دوایی کۆرۆنا ها، دوایی وتیان ئابووری بکاکە با خۆمان نەوتەکە بفرۆشین، هەموو ڕۆژێ ملیۆنێک بەرمی لە فرۆشین و هەموو هاوڵاتێک مانگانە 15 گەڵاچێتە زەر حسابەکەی، یەکێک بەڵێنەکانی هەڵبژاردنیان وابوو، وتیان کاکە ئەو پارەی لە بەغاوەیە چییە؟ ئێمە وا ئەکەین دوو ئەوەنێ ئەو پارەی بەغامان دەستکەوێت، هەر هەموو درۆ بوو لەگەڵ خەڵکی لە ڕێزما بۆ ئێوە بۆ بینەران دەرکەوت ئابووری سەربەخۆ، ئابووری خاڵیکردنەوەی گیرفانی خەڵکی کوردستان بوو بۆ گیرفانی گروپێکی بچووک لە ناو دەسەڵاتە و ئەوەش نەتیجەکەی کە بینیمان مەسەلەن دوای ئابووری سەربەخۆش کە بە بۆری فرۆشتنی نەود وەستا دەستیان کرد بە تەنکەر بە فرۆشتن لە بەغاوە بە تەنکەر لە بەغداشەوە لە 2024 ئەو پارەی هاتە هەرێمی کوردستان مامۆستا یاسین زیاتر بوو لە هەموو ئەو پارانەی لە 10 ساڵی ڕابردووە بە فرۆشتنی نەوت بە بۆری داویانەتە وەزارەتی دارایی کە 10 تریلیۆن و 752 میلیارد دینار بوو. باشترین ساڵی فرۆشتنی نەوت 2022 بوو، لەو ساڵە 8 تریلیۆن و 500 میلیاریان داوەتە وەزارەتی دارایی. لە بەغداوە تۆ 10 تریلیۆن و 752 میلیارد بۆ هاتووە، هێشتا 12 موچەت بۆ نادرێ، معنەوەی ئەم دەسەڵاتە هەر بە بەرنامە یعنی مشتی لە خەزێنەی گشتی خۆش کردووە وەقەت نایەوێ بۆ بەرژەوەندی گشتی بەکار بهێنرێ. پاشان کاک حەکیم لەسەر داواکارەکان تەڵتینە بەرزکردنەوەیە لەم ساڵ بکرێ، ئەمە تەنها دیوێکێتی بۆ لێدانی ژێرخانی پەروەردەیی و ژیانی تەندروستی و کۆمەڵایەتی خەڵکی کوردستان و ئەگەر نادیوەکەی تری بەڕاستی هەر بە بەرنامە ئەم شێوازە حکومڕانیە وای کردووە خەڵکی کوردستان یعنی دابش بێ بۆ دوو توێش. ڕاستە مەسەلەن مامۆستا موچەی مانگی 12 وەرنەگرتووە، موچەکە دوا ئەکەوێ ڕاستە خۆ لێدانە لە کەرتی پەروەردە، بەس کاک حەکیم بە ئوسلوبی تر ئەوان لە کەرتی پەروەردە شەدەن. بۆ نمونە 10 ساڵ لەمەوە پێش مامۆستا قوتابخانەی تایبەت چەندمان هەبوو ناحکومی مامۆستا دکتۆر شێر یەک دوو سێ ئەگەر ئەفونکە ماوەزە من تۆ پار بوو بە یەکەوە دیبەیتێکمان کرد لە سەرانە من لە با بڵین تا 2007 66 دامەزراوەی پەروەردەیی ناحکومی لە سنووری پارێزگای سلێمانیا هەبووە، چونکە من تەنها بەداخەوەتەنها ئاماری پارێزگای سلێمانی دەستکە و لە دوای 2007 بۆ ئێستا بووە بە 96. من ڕقمێکم بینی 123 قوتابخانەی ئیجازە زیایشی کردووە ئەهلی هەیە بەڵێ لە کاتێکا 10 ساڵ لەمەوە پێش مامۆستا یەک یا دوان هەبوو نەبوو. یعنی ئەمە یعنی چی؟ یعنی هەر بە زۆر واد لێەکەن ئەتخەنە ژێر فشارێکەوە. من مەسەلەن مناڵەکە من ێرمە مەکتەبی حکومی ئەمڕۆ بایکۆتە موچەی نایەتێ سبەی نەسیرەی بۆ خەرج ناکە، مامۆسای بۆ تەعین ناکە، تۆ ناچارە بی نەک دەوڵەمەنەکان و کوڕە مەسوولەکان تەنانەت کوڕهەژارەکەش یعنی ناچارە بێ پاروی دەبی خۆی بگرێتەوە مناڵەکە بنێرێتە قوتابخانەی 10 ساڵ لەمەوە پێش
چەند نەخۆشخانەی ئەهلیە بوو لە سلێمانی ولا لێرەوە کۆکان بە هەمان شێوە ئێستا زانکۆکان یەکسانن شەنی حکوم چواردە بە چواردن ئەگەر باڵان نەچوو بێتم حکومی کاک دکتۆر ئێستا 50 نەخۆشخانەی تایبەت هەن تەنها یەک یا دوانیان هەژار ئەتوانێت ڕووی تێکە هەمووانی کە بۆ دەوڵەمەنەکان و بۆ پارەدارەکان و ئەگەر هەژارێک ڕوو بکاتە ئەو نەخۆشخانانە بەڕاستیە بێ خانۆکەی خۆی بفرۆشێ ماڵەکەی خۆی بفرۆشێ خۆی بخاتە سەر ساجی عەلی بە بەرنامە ئەم شێوازە حکومڕانیە بۆچی کاک حەکیم بۆچی لەبەروی خۆیان دەوڵەمەندن بەلایەنەوە سەیرە من و تۆ بۆ ناتوانین مناڵەکەمان بنێرینە قوتابخانەی ئەهلی بەلایەنەوە سەیرە من و تۆ باشە بۆ وەکو ئەوان ناتوانین بچینە نەخۆشخانەی تایبەت نەک هەر ئەمە کاک حەکیم لە شارە گەورەکانی وەکو سلێمانی هۆلێر و دووهۆکە پارک و یاری و شوێنی خێزانیش نەماوە بۆ لەبەرەوەی ئەوان لە مەسول نەک لە مەسولە باڵاکانیانەوە تا ئەستی مدیرعامیش چوون لە سیتەک و لە مێرگەپان ئەو لە دەوروبەری هەولێر ڕێی مەسیف ڤێلای گەورە گەورەی 2000 مەتریان دروست کرد مەسبەحی تایە شاریاری بۆ مناڵەکانیان تایە مەسەلەن ئەسب سواری تایە بۆ بیرکاتەوە لەوەی بۆ خەڵکی بکات لە ناو شارەکانە یعنی ئەم وجهە نەزەراوی حکومڕانی واکە پێی سەیرە مامۆستا تۆ بۆ ناڕازیت موچەی مانگی 12 دووەرنەگرتووە قەیچەکە بۆ ناژیت 11 موچە دووەرگرتووە ئاوا بیرەکاتەوە بۆیە بەڕاستی ئەمە لێدانە لە هەڵوەشانەوەی تەواوەتی کۆمەڵگەیە کاتێک کۆمەڵگە پەروەردەی نەما مامۆستا فەرمووی زۆر جوانی فەرموو هەر ئەوە نییە موچەی نەدراوەتیە کاکە خزمەتی کاکە قوتابخانەکان ئەو کاتەی مامۆساژ موچەی مانگانە وەرەگرێ بە پارەی خێرخوازانی ئیدارە ساڵ زیاترە یەک قوتابخانەی حکومی نەکراوەتەوە ئەوەشی کراوەتەوە خێرخوازەکانێکەوە ئێستا لە ناو شاری سلێمانیە مامۆساعەتە لە ناو شاری سلێمانیە قوتابخانەی سێدەوامیمان هەیە لە ناو سەی سادقا سێدەوامی و هەر پۆلێکی 45 تەلەبە لە ناو ئاکریا سێدەوامی و هەر پۆلێکی 45 تەلەبە لە ناو زاخۆیە وایە یعنی ئەم دۆخە بەردەوام کاک حەکیم با من یەکشت عەرزی بەڕێزت بکەم پارەی زۆر هەیە بەشی معاشەکە بەشی دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوەکە بەشی دامەزراندنی شەکا کاک حەکیم یعنی یەکێک لەوانی کە گەنجی بێهیوا کردووە لەم وڵاتە قفڵکردنی دامەزراندنە خەڵگنە لە کەرتی گشتی دامەزرێ بە پێی پێویستی نە لە کەرتی تایبەت لە کەرتی گشتی دامەزرێ بەس بەو مەرجەی چەکدار و فەوجی حیزبەکانی خۆیان بێت لە حەو مانگی 2024 نزیکەی 30,000 کەس بە چەکدار دامەزراون بەڵام دەرچووی کۆلێجی ددان ئیشی دەست ناکەوێت نە لە کەرتی گشتی نە لە کەرتی تایبەت بەڵام دەرچووی کۆلێجی مەسەلەن زانست ئیشی دەست ناکەوێت بەڵام دەرچوانی تر ئیشیان دەست ناکەوێت ئەمانە بە بەرنامەوە ئەکەن کاک حەکیم هەردووکیشیان شەریکن وەکو یەک تەنها ئەو کاتانی کە سیراع و ململانەکەیان نەگاتە لووتکە ئەمان باسی داهاتی ئیبراهیم خەلیلەکەن ئەوانیش باسی داهاتی باشماخەکەن کەسیان نابیسی باسی نەوتکە بۆ چونکە نەوت بە ڕێکوپێکی و بە شەریکی و لە ڕێگەی پشک و کۆمپانیا و بەشیان کردووە وەکو یەک حسەیان بۆ ئەڕوە کێشیان لە نەوتەکانیە تەنانەت مەسەلەن لە ساڵی پاروپێرارە زۆر ناکۆکیان بۆ دروست بوو یەکێتی و پارتی مەسەلەن خودی سەرۆکی حکومە دەهات باسی داهاتی ناوخۆی سلێمانیە کرد بەڵام ڕاستەکە بەڵام ئەمانیش لێرە باسی داهاتی ئیبراهیم خەلیلیانە کرد هەردووکیان ڕاستەکەن بەڵام هیچیان بخوایان لە قەرەی نەوت نەدا ڕۆژانەش 320,000 بەرمیلیان لە 2024 فرۆشت کە لە 2024 نزیکەی ملیۆنێک بەرمیل بوو یەک کەسیان کێشیان لەگەڵ ئەوە نیە ئەرێ ئەم نەوتە داهاتەکەی چی لات چونکە هەردووکیان تیا شەریکن بەڵێ چونکە هەردووکیان تیا شەریکن پارە هەیە لە وڵاتە ساڵی 2024 من بەرپرسیارم لەم قسەی کەم بەرپرسیاری قانونی باشە داهاتی ساڵی 2024 نزیکەی 16 تریلیۆن دینار بووە مامۆساعەتە دکتۆر کەموچە کەمتر لە 12 تریلیۆنە موچە 12 تریلیۆنی هەر بە ڕقم گریمان 12 بێت چونکە ڕاستە 6 مانگی سەرەتای 2024 کەمتر لە 950 ملیاری ئەویست دوای تۆ بڵێ 12 تریلیۆنی پێویست دووە بەلای زۆرەوە تۆ 16 تریلیۆن داهاتت لە بەردەسە بۆ 12 موچە نادەی بۆ ئەتەوێ ئەم وڵاتە هەر هەمووی بکەی بە گژیەکە بۆ ئەتەوێ پەروەردە هەڵوەشێنیتەوە بۆ ئەتەوێ ئیلا نەخۆش یعنی هاواری لێبەرز بێتەوە لە نەخۆشخانەی گشتی ئێستا کاک حەکیم باشترین نەخۆشخانەی هەموو سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین نەخۆشخانەی شارە دەبا من و تۆ خەدەمات نەما هیچ لە سادێک خەدەماتی پێشکەش ناکە نەخۆشخانەی شار ئەو خەڵکە فەقیر وەژار ڕوو بکاتێک کوێ نا ئەبێ بکاتە ڕوو بکاتە و نەخۆشخانە تایبەتێ ئەوانەی مەسئولەکانی ئەوان تیا شەریکن کاک حەکیم ئەم قسەیەکەم ویتر نەشگەڕێیتەوە لای من قسەی ناکات دەرفەتی مامۆسایانە دەیت
ساڵی 2024 16 تریلیۆن دینار هاتوۆتە ئەم وڵاتە بەوەی بەغدا و بەوەی ناوخۆ بەبێ نەوت 16 تریلیۆن دینارەکە زیاتر بووە لە هەموو داهاتی هەرێمی کوردستان لە 2013 تا ئێستا. یعنی ئیتر بزانە تۆ لێرە کێشەی پارەت نییە، کێشەی سیستەمێکت هەیە گەندەڵە دزە دەستێکی یەمینانە لە دەستێکی یەمینە. سپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر بەردۆخی کوردستان چی لێ وەڵامی داواکاری مامۆستا بە مەدەنی نەدرێتەوە لە هەفتەی شوباتیش نزیک دەبینەوە کە لە مانگەدا لە 2011 خەڵک خۆپیشاندانی بەرفراوانی کرد وەکو چارەنووسیم دەسەڵاتە یاخود بەرپرسیاری تێزەکانی تریش. وڵای من ویستم دوو نمونەش بە خێرایی بینم باسی دەستگیرکردن کرد کە لەسەر و کەیسە تازانی کە دوێنە ڕوویداوانە یعنی ئەمانە باشیان نییە وەکو وتم دەسەڵاتی خۆسەپێنن. ینی من بۆ خۆم دوو ئەزمموی زۆر بە خێرایی ژێرمەوە یەکیان قارەمان شکریە لە شیلاتزێ کە باوکشی نەماوە باشەکە من خۆم چەند جار چوومەتە ماڵیان لە شیلاتزێ کە ئەو گەورەی خێزانەکە متەمەنی 25-26 ساڵ ئەو پارێکە 27 ساڵ بێ و تا ئێستا بەر نەبووە شێروان شێروانیە یعنی عایلێکی حەوکەسی باوکیان نییە ئەم قارەمانەیشان بۆکە قارەمانی سەر لە سزنایە ئازادیش نەبوو ئازاد نەبوو ئەو شێروان شێروانی ماونەتەوە تا ئێستاکە بەڵە خەڵکی شیلاتزێ دووەم حاڵ 2020 کە من گیرام لەگەڵ کە عەبدوڵڵا لەم کانیگۆمێر سژن بووین هەمووتانمان لە ئینفرادیا بووین لە کاتی چوین بۆ سەرئاوە لە ڕاستیە گەنجێک کە خەڵکی دەرەوەی سلێمانی بوو چایچیە بوو لە ئالوەکە باشە لایڤی خۆپیشاندانی کردبووە لە ئوتێلێکە خەوشەوی بە 2,000 دینار لە ساعتاکۆیی وتی شەو هاتوون لە ئوتێلەکەی نامیان بۆ ئێرە لە ناو دەستێکی مەترمەمەترابووەکە ڕێزما بۆ بینەرەکان کە وشەیە بەکارێنەوە یعنی ئەمانە بە بڕوای من خۆیان باش پێناسی خۆیان کرد جێگری سەرۆشی هەرێم لە پشکی یەکێتی وتی ئەوەی ئێمە بەم کۆمەڵگایەمان کردووە بەس پێی نەکردووە ینی ئەوە ڕازگویانەتی قسە بوو کە خۆی لە زاری خۆیەوە وەسفی کردنوانە بەدڵنیایی من جاری تێڵێمەوە ئەم دەسەڵاتە دەورانی مێژووی تەواو کردووە ئەوەی ڕایگرتووە ئێران و تورکیایە ئەوەی ڕایگرتووە ئەو چاو سوورکردنەوە و فشارە زۆرەیە کە ئەیهێنن کە ئەمەش تا سەر نابێت بۆ خۆیان باشترە بێنە ژێرباری داواکاری خەڵک و ئیسلاحێکی حەقیقی لە هەرێمی کوردستانە بکەن کە بە قەنەعاتی من دیسان ئێڵێمەوە زۆر زەحمەتە ئەمە بتوانن بکەن زۆر زەحمەتەمانە بتوان بیکەن چونکە ئەم مۆدێلە لە مۆدیلی ئیتیحادی سۆڤێتی جاران نەچێ من چەند جایەتی ژەم قسەیان کردووە ئیتیحادی سۆڤێتی گۆرباشۆف لە 89 ویستی دەست بەرێ بۆ سیستەمەکە ئیسلاحی تیا بکە لەبەرەوەی پوا بوو سیستەمەکە لە ناوەوە بەرگەی ئیسلاحی نەگەر هەڵوەشتا ئیتیحادی سۆڤێتی بوو بەم دەوڵەتانی کە ئێستا تقریبا حەبەیەکی لێ جابووەوانە باشە بۆیە ئیسلاحی ڕاستەقینە کابێ لە سیستەمی سیاسیەوە دەست پێ بکە ئەبێ لە داهاتەوە دەست پێ بکە ئەبێ لە هێزی چەکدارەوە دەست پێ بکە ئەمانەی هێشتوتەوە کاک حەکی من لە ناخی دڵمەوە پێم ناخۆشە قسەیەکەم لە هەرێمی کوردستانە حکوومەت نییە بەمەعنا زانستیەکەی لە هەرێمی کوردستانە دەسەڵات هەیە دەسەڵاتێک لای دەباشانە دەسەڵاتێک لای بارگای بەرزانیە یعنی ئەوەی قسەی دەرەجەیەکەکە لە هەرێمی کوردستانە بافڵ و مەسعود بەرزانین لەگەڵ خاتوشاناز و بە دوای ئەوانیشیان مەسرور و نێچیر و قوبات تەحەدا کەم یەکەندای مەکتەبی سیاسی لە ناوێژێتی نیشتیمانی کوردستانە شتێکی بەدەست بێ هیچ ڕۆڵێکیان نەماوە یەکێکی چەند هەزار دەنگێناوە ئەم جارە بە حساب 400 یان 500 چەند نزیکەی 400 وڵات 350 بافڵە بەتەنیا باشە بۆیە ئەم جۆرە دەسەڵاتە کە دەسەڵاتێکی لە ڕووی زانستیەوە نزیکە لە کلیپتۆکراسی واتە حکومڕانی چەتەکان لە ڕووی ئەتوانم بڵێم لێکدانەوەی کوردیشەوە کە چەندی خەڵک توێژنیوان لەسەر کردووە دەسەڵاتێکی چەتەی چەکداری بنەماڵەیی بۆ ماوەیە ئەمە ناتوانێت ئیسلاحکە بەداخەوە ناتوانێت نووسەکەی هەر دەبێ بڕوخێنرێ لا ببرێت چییە بەڕای من خەڵکی هەرێمی کوردستان زۆر وشیارە و زۆر دڵسۆسترە لەوان بۆ ئەم هەرێمە بۆیە هەر پشوو درێژە هەر لەسەر ئەم جۆرە خەباتە بەردەوامە کە من دەستخۆشیەکەم و من خۆشم فەردێکم تایە خەباتێکی پیرۆزە ئەبێ هەر بەردەوام بین لەسەری بەڵام ئەمە بەو معنایە نییە ئەم خەڵکەش سەبری ئەیوبی ئەبێت و هەر لەسەر ئەم شێوازە بەردەوام بێ بە دڵنیایی ئەگەر زەمینەی گۆڕانکاری بە ئاشتی و بە خەباتی مەدەنی لە هەرێمی کوردستانە بگاتە بنبەست ئیترەوە خەڵکە و بیر لە شێوازی ترەکاتەوە و ئەمە ئەزموش سەلمانەتی ئەنی پارتی بەشێتی پیان وان نەبێ ئەمان حکومڕانێکی فەریدن و ئەمانێتی کەس دەستیان بۆ نابات و کەس ڕاپەڕین ناکا بەرامبەریان و لە بەرەوەی ئەمان کوردن بە من
کە چەوسێنرامەوە کورد کێ و عەرەب کێ کە من ئەچەوسێنرێمەوە ینی برسی ئەکرێم ئیتر تورک برسیم کە عەرەب برسیم کە کورد برسیم کە بەنەتیجە من برسی ئەکرێم یعنی تۆ بەس لەبەرەوەی ئەمانە بە کوردی قساکەن ئیتر تۆ هەرلیان قبوڵکەی شتیوان نییە بۆیە ئەمە لای دەسەڵاتە ئەمە لای دەسەڵاتە بە دڵنیایی خەبات بەردەوامە بێ بە دڵنیایی خەبات بەردەوامە بێ و مێژوش سەلمان دوێتی هیچ جۆرە میلەتێک تا سەر مل نادا بوو ئەوەی کە بچەوسێنرێتەوە من دڵنیام ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە لە شیلاتزێ بەرامبەر مەعسکەری تورک کرا یعنی گەنجێک ئامادە بێ بڕاتە سەر مەعسکەری تورک چۆن ئامادە نییە بەرامبەر پارتی ڕاپەڕێتوانە بۆیە پیان وان نەبێت لە دهۆک لە زاخۆ لە هەولێر لە سۆران لەم شوێنانە ناڕەزایەتی نییە ناڕەزایەتی هەیە و بەردەوامیشە بێت باش نییە بەڵام ئەکەوێتەوە سەر ئەمان ئایا ئەو زەمینەیە خۆشەکەن کە بە ئاشتیانە دەسا دەستی دەسەڵات بێت و قەوارەکە بمێنێتەوە یاخود نەخێر خۆیان ئەو چارەنووسە هەڵەبژێرن کە ئەو کاتە نە من مەسئولە بم نە خەڵک مەسئولە بێ بەڕاستی ئەوە چارەنووسێکە خۆیان بەدەستی خۆیان هەڵابژاردووە کە بەداخەوە کە من ئەوەندەی عەقڵەتی ئەمان ناخوێنیتەوە پێچێ هەمان چارەنووسی دەوروبەرەکان هەبێت. سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بە مامۆستایان ئەگەر وەکو گریمانەی دابینین بایکۆتیش بشکێنرێ بەگیرفانی خاڵیەوە بەدڵی چکاوەوە پرۆسی پەروەردە دەکەوێتەوە سەر پێ یاخود ئەو فەراغی کە دروست بووە لەگەڵ قوتابیەکانی لە ماڵەوان دەکەوێتەوە سەر پێ مامۆستایان سەر پێ نەبووە. وەڵام من ئەڵێم مامۆستایان شعارێکی جوانیان هەیە ئەڵێن ئێمە وانەی ئیرادە و کۆڵنەدان بە قوتابیەکانمان ئەڵێنەوە ئەو مامۆستانەی کە لە شەقامەکان و کە خۆپشاندان و ناڕەزایەتەکان ئیدارەکەن و بەڕێوەیە بن بەردەوام لە وانەی خۆیان بەردەوام لە مامۆستایەتی خۆیان وفعلا لەم 15 ڕۆژەیە مامۆستایان سەرمەشق بوون بەردەوام بوون لە مامۆستایەتی خۆیان مامۆستایەتی کۆمەڵگایان کرد ئەم جارە ئەم کۆمەڵگایی ئێمە کای حەکیم پێویستی بە هۆشیارکردنەوەی زیاتر هەیە ڕاستە ئێمە لەم مانگرتن و ئەم گرتبوونەوانە کە کرا قەرەباڵەخێکی باشمان بینی بەدەم و هاتنێکی باشمان بینی سەردەم چین و توێژەکان لەگەڵمان بوون بە کاسبکارانیشەوە کە ئەمڕۆ بینیمان بەڵام پێویستیان بە هۆشیارکردنەوەی زیاتر هەیە وفعلا ئەمەش تەکانێکی باشیە خەباتێکی تازەی مەدەنی و گڕوتینێکی تازەی کردەوە بە بەری کۆمەلگا بەڕاستی ئێمە قەنەعەتمان وایە شتێکەی بەدوایەت و بەڕاستی و دکتۆر شێکەوتی ئەگەر ئەمانە فرێ خۆیان نەکەون زوودان نەنێن بە هەڵەکانی خۆیانە چکە بەشار ئەسەد و ئەمانش هەتا لە لەحظاتی ئەخیریش خۆیان بە زۆرینە ئەزانی لە انتخابەتەکانە لە ساڵانەوە بەرەو سەریان دەهێنا بەڵام لە ناوەوەی کە پوچەڵ بوون ئەمانش بە هەمان شێوە پرۆسی پەروەردە و دەستپێکردنەوەی دەوام بەڕاستی وەستاوە لەسەر بەدەمەوە هاتنین داخوازیەکانی مامۆسایان یعنی ئەم جارە کەس پێی نەوتن بایکۆتکە هیچ گروپێک هیچ دەستێک هیچ بڕیارە بۆ کەس نەچووە مامۆستایان خۆڕستکانە داوای مافی خۆیان کردووە کە لەو چەند خاڵێکی بەسیتا خۆی بینێتەوە بەڕاستی بەدەم ئەو داخوازێنە ئەم خەباتە بەردەوام بێت ئیتر بە شێوەی بایکۆتە بە شێوەی خۆپشاندانە یان ڕێگای جۆراوجۆری سی خەباتی مەدەنی هەیە پێویستە هەموو لایەکمان مامۆستایان کەینە پێشەنگی خۆمان و هەمومان لە دوایانەوە بڕۆین و پاڵپشتیان کەین بەڕاستی پێویستە کە سوکاری قوتابی خوێندکارانیش لە پشتی مامۆستا بن کە مامۆستا بۆ ئەوان خەباتەکە بۆ نەوەکانی ئەوان خەباتەکە و کاسبکاری بازار ژەبێ لە پشتی مامۆستا بێت چونکە کاسبەکە ئەویش لە بازارڕ پەکی کەوتووە و زۆربەی کاسبکاران هاوارێن لێستاوە کە موچە دوا ئەکەیەوە کە نادری ئەویش زەرمەندە لە هەمانش کەواتە هەموو کۆمەڵگا زەرمەندە ئەوەی کە تەنها سوودمەندە تەنها ئەم دوو حیزبێ و لەنە ئەم حیزبێ شار کۆمەڵێ چینێکی مشەخۆر کە تێر ناخۆن بە هیچ شتێک و باچیان بە خەباتی کوردایەتی نییە باتیان بەوە نییە کە ئینتیمان لە وڵاتان نەهێشتووە یعنی بەڕاستی منیان ناچار کردە پەنابەرم بۆ بەغا بۆ عەرەب ئەمە جێگەی شووریە یعنی ئەوان بۆ پرسیار لە خۆیان ناکەن بۆ ئەم مامۆسانە ڕویان کردوتە بەغا بۆ پەنا بۆ پەرلەمانتاری عەرەبە بن یعنی خۆم خەڵکە لە خۆشیەوە ئەکا بۆ حەزمانەکە وا بێت حەزمان ناکە بانقەکانی کوردستان جێی متمانە بوونەوە لێرە تەڵتینیان بۆ کردینایە یعنی خۆیان بەڕاستی کارەساتێکیان ناوەتەوە ئەو پەڕیدیار نەبێت بەڕاستی کوردستان و هەرێمی کوردستانیان بەروتونێلێکی تاییک بردووە ئەو پەڕیدیار نییە و ئەمە ئەم جارە مێژوو ڕەحمیان پێ ناکات چونکە 6 ساڵەمە ئیشانە 6 ساڵم ئێمە خەڵکی کوردستان بوونەتە قوربانی ملبانی ئەم دوو حیزبە ئێمە ئومێدەوارین بە هۆش خۆیانە بێنەوە پێش ئەوەی کار لە کار بترازێ پێش ئەوەی بەڕاستی خەڵک بە تاواتی ڕاپەڕێت جەماوەر بە تاواتی ڕاپەڕێ چونکە ئەو سەرکوتکنانی لە بەعزی شوێن هەیە و ئەو گرتن و ڕاوەدونانی کە ئێمە بینیمان لە هەولێر کرا بەرامبەر کۆمەڵە لەو مامۆستایانە
بەڕاستیان ێشتا لە ماڵەوەیە لە ماڵە چوون بۆی گرتویان ێشتا هەر بیری لە خۆپشاندانەکە نەکرێتەوە ئەو لەسەر سەری حاضر بوو. وڵا عفوم کە مامۆستا داوای لە بوونەکەم لە کاتەکە ئەزانی کە حاجی من ئەڵمانیای شەرقی طبعا ئەم پوتینەی کە ئێستا ڕئیسی رووسایە زابطی KGB بۆ لە ئەڵمانیا شەرقی هێشتاونەوە کە ئەڵمانیا شەرقیە ڕوخەیە ئەڵێ بە تەقدیری هەموو 56 کەسێ یەکێکیان جاسوس و بەسەر ئەوانی ترەوە ئەمەندە هێزی ئەسکەری و ئەمنی و جاسوس و سیخۆیان لە ناو کۆمەلگا چاند بوو بەڵام کە خەڵک ڕاپەڕی ئەڵمانی شەرقی بەرگە چەند سەعاتێکی گرت دیوارەکە شکە بۆیە بەدڵنیایی نەهێزی ئەمنی نەکردن بە جاسوسی خەڵک نەتەقریر نووسین ناوتوانە سەر لە سووریا لە میسر بەڕاستی لە عێراق لە سەردەمی سەدامە ئەنە واقعیان زۆر مخابراتێکی بەخۆتیان هەبوو جاسوسێکی زۆریان هەبوو هێزی چەکداریان هیچی فرای نەکەوتن ئەوە بوو کە بینیمان بەچ دەردێ ڕۆشن. باشە بەسەبارەت بە خانەنشینی بوونیش بڵێن فراغێکی زۆر لە بواری پەروەرە دروست دەبێت ئەوە پڕکراوەتەوە بەسەبارەت بە پلە بەرزکردنەوەش کە بۆ هەموو موچە خۆران غەدریانەکەی بەرلەوەی کە خانەنشین بکرێن پلە بەرزکردنەوەیان فۆتاوە لە ماوەی ڕابردوو. طبعا ئەو بڕارێکی بەغایە دەسەڵات نییە بێ زوو علاج کرێت ئەو فراغانە پڕکرێتەوە بەشێکی ئەکرێ بە و سەرپەرشارەیەدەکانی کە هەیە پڕکرێتەوە بەشێکی بە و مامۆسایانی کە لا براون لەوانە بێژی بەوانە پڕکرێتەوە بەشێکی لە سوء تەوزیعێک هەیە دابشکاریەکی غەڵەت هەیە لە ناو ناوەندەکانی خەنە بەوانە چارەسەرەکەی بەس ئەوەی کە جێگەی سەرنجە جێگەی گرفتەوە جەنابی فەرموود بەشێکی زۆر لە مامۆسایان و ئەوانشی خانەنشین بوون هەندێک تەرفیعیان فەوتاوە بەڕاستی زەرمەندێکی ینی گوناحن یعنی چەندین ساڵە وەکو پارەی ئەخورێ ئێستا بۆ هەتا کە خانەنشینە بێ بە موچێکی کەمی بنەڕەتیەوە بەڕاستی خانەنشینە بێ ئێمە ئومێدەوارین کە پەرلەمانتارەکان بەڕاستی کۆڵێن مافی ئەوانە بجێڕنەوە و ئەو زەرەری کە لیان کەوتۆ لە نەبوونی تەرفیع لە ساڵانی ڕابردووە بۆیان قەرەبوو کرێتەوە. بەڕاستپاسەکەی مامۆستایاسین چاوەڕێن ئەمساڵ داواکاریەکانتان جێبەجێ کرێ 10 ساڵە خۆپیشاندان دەکەن ناڕزایەتی دەردەبڕن بە شێوازی جۆرا و جۆر ئەمساڵ ساڵێک بێ کە داواکاریەکان جێبەجێ بکرێن هەر داواکاری سەرەتاییشن وایە داواکاری زۆر سەرەتایی حتمما ئێمە چاوەڕێین و پشوشمان درێژە ئەوەی ئێمە دەیکەین وانەیەکە بۆ سەرجەم خەڵکی کوردستان و بە تایبەتی نەوەکانی داهاتوو ینی ئێمە ینی لە چەند ساڵی ڕابردوودا کە چەندین خۆپیشاندان سەدان خۆپیشاندانمان کردووە تا ئێستا گوڵێکمان نەژاکاندووە تا ئێستا نەمامێکمان نەشکاندووە و هەموو جارێک دەمانبینی چەند مامۆستایەک لە دوای خۆپیشاندان پاشماوەی خۆپیشاندانەکانی پاک دەکردەوە هەڵدەگرتەوە ئێمە دڵسۆزی ئەم نیشتیمانەیین ئێمە هەز بە کەم و کوڕیەکانی ئەم وڵاتە دەکەین ئەم خاک و نیشتیمانە دەکەین ئێمە هەز بە کەم و کوڕیەکانی ئەم دەسەڵاتە دەکەین کەمە وەکو برادرانم هاوڕیانم باسییان کرد ئەمە دەسەڵات نییە ئەمە حکوومەت نییە ئەمە دەسەڵاتێکەوە دوو بنەماڵە وەکو دکتۆر شێرکۆ گوتی لە دەباشان و سەری ڕەشە دەسەڵاتی دوو بنەماڵی خێڵەچی ئەگەرنا وەکو حکوومەتێکی دامەزراوە نییە گفتی ئێمە سەرەکی لەگەڵ ئەو دەسەڵاتە ئەوەیە بەساعت بە دەرەجەیەک نازانی مامەڵە لە چۆن لەگەڵ ئەو دەسەڵاتی بکەیت لە هەر وڵاتێکی سیستەمی و دامەزراوی بە ئەو خەباتە مەدەنی کە ئێمە دەیکەین دەبوات تا ئێستا سوڵتەت وەڕابە دەبوات تا ئێستا ینی بێگومان ینی داواکاریەکان وەڵام من درابەوە بەڵام نازانی چۆن مامەڵە لەگەڵ ئەو دەسەڵاتی بکەیت هێزی تایبەتی هەیە هێزی حیزبی شخصی هەیە هێزی ینی بنەماڵی هێزی کەس نازانی هەر تەمەستەیری ناوی هێزەکان بکە ئەو لیوای فلانە ئەو نازەم ئەوە چاوەڕێن ئەم دەسەڵاتە بە فشارەکانتان چاک بێ ئەم ساڵی داواکاری بێ یاخود گۆرانکاری ڕێشەیی دەکەن ئێمە بەردەوام دەبین پشومان درێژە و ئومێد دەکەین و دەسەڵاتە بەخۆی دابچێتەوە ینی وەڵاممان داتەوە ئەگەرنا سەرنجام باوە نەزانێ من پامێکم لە ڕۆژانە لە بەردەم ڕاگەیاندنەکانیشی وتم باوە نەزانی ئێمە تەنها مامۆستایشن قەڵەممان بەدەستە ئێمە لەدایک بووین ناو تەپ و تۆزی جەنجی من لە ساڵی 76 لە جنوبە لەدایک بووم لە ئاوارەیە لە دوای نسکۆیە لە دوای ئاش بەتاڵە بە ینی لەناو زلمەی تۆپ و تیارە و ئەوانە بەوە گوێمان کرایەوە یەکەم جار چاومان بە گولەی حەریق و بریسکەی ئاگر چاومان کرایەوە بە بۆنی بارود یەکەم لوتمان بۆنی کرد ینی بەڕاستی ئێمە من خۆم لە ڕاپەڕینە نەوجوانێکی پۆلی دویم تۆسەم 15 ساڵ بووم 15 ساڵ بووم هیوای زۆر هەبوو نەک هیوای زۆرم هەبوو بۆ پڕی تامەزرۆییەوە باوەشم بە پێشمەرگەدا کرد کە تووشیان بووم گوتیان نەمدەزانی چی حیزبێکن
تم ئێوە جاشنیان پێشمەرگوتیان پێشمەرگەین باوەشم پێداکردن بەشداری ڕاپەڕینم کرد بە 14 ساڵی 15 ساڵی بەڵام ئێستا لی پەشیمانم بۆ لی پەشیمانم بۆ دەستی گروپێک و تاقمێک و دەستەیەکی کەمینەی کە بوونەتە سوودمەند و دەستیان بەسەر هەموو داهاتی وڵاتە تا گرتووە سامە زۆر باسی داهاتی نەوتی کرد بەڕێزکە مامۆستا عومەر کەس لەوە ناپێچیتەوە داهاتی کارەبا فرۆشتن ئێمە 3 سعات کارەبامان 3 سعات تەنها بەشی ئاو گەرمکردن ناکە بۆ خۆشوشتن 3 سعات کارەبامان هەیە کارەبا دەفرۆشە ئەو میلەتە بۆ نایەتە دەنگ کارەبا بۆ عێراقیش ڕاز ناکە باهم خەڵکی کوردستان بزانانی عێراقیش ڕاز ناکە بۆ عێراق گەداوە لە هەرێمی کوردستان دەکات داهاتی نانەوتی و نەوتی و تەسلیمی هەرێمی عێراق حکوومەتی مەرکەزی بکە بۆ باسی داهاتی کارەبای ناکە کە بخۆی لی دەکڕێ بۆ مووسڵ و بۆ ناوچەکانی دیکە بۆ باسی و داهاتە ناکە و داهاتە چی لێ دێ یعنی بەڕاستی ئەو خاڵە زۆر ونە لە ڕاگەیانەکانەوە بابەتە ونە بۆ ونە ینی بۆ دەبێت کارەبات بە خۆت لە نیشتمانی ئەو نیشتمانیانی خۆت ببڕی بیفرۆشی کەسیش باسی داهاتەکەی نەکات چی لێ دێ ئەو پارەیە ئەنە بەڕاستی ئێمە تووشی بارودۆخێکی زۆر ناهەموار بووین لەگەڵ حکوومەتێکە توش بووین هەم بە خۆمان دروستمان کردووە بە ڕاپەڕین و بە خوێنمان لە پێناویدا ڕشتووە ئەو برادەرەی کە بە ئێمەی دەگوت میوانی ڕزاگران یەکەم کەس ئێمە چوین شەهیدمان لە هەولێردا ئێمە میوانی هەولێر نین ئێمە خاوەنی هەولێرین ئێمە چوین شەهیدمان لە هەولێردا منداڵ بووم چوین لە فەیلقی هەولێر داخلی فەیلقی هەولێر بووین نەگیرا بۆم زانی وەمان زانی گیراوە ڕێک تەقیان لێ کردین ینی ئێمە شەهیدماندا خەڵکی هەولێر شەهیدی ناوچەکانی دیکەداوە بۆ ئەو جاکاریە لە بینی خەڵکی هەوڵاتیانی بڕاستی ئەو جاکاری بۆ دەبێت بەڵام دەبوو خەڵکە کەسایەتەکەی هەولێر خەڵکە ڕەسەنەکەی هەولێر ڕیسپەکانی هەولێر ئەوانەی کە خەڵکێکی عشایری ڕەسەنی بەڕاستی ینی جێگای قەدرن میوان دۆستن دەبوو ئەو بابەتە لە والی هەولێر قوبوڵ نەکەن خۆیان هاتمانە سەرخەت هەرچەند هەندێک خەڵک لێ دوانی لە کەناڵەکان ئەوان ڕووکردەوە بەڵام دەبوو بە کۆ بێن کۆگرە ڕۆژنامەنووسی بەسن وەڵامی والی مامۆستا عومەر وەکو دوا پەیامیشت باسی خەڵکێکت کرد کە موچەخۆر نییە وەکو ئەو خاوەن پێداویستە تایبەتانی کە لە 2012 موچیان بۆ نەبراوەتەوە وەکو هەژارەکان کە 2016 موچیان براوە وەکو خەڵکی کاسبکار ئێمە هەر باسی موچەخۆرەکە ئەوانیش قوربانی گەورەیە بنەسەڵاتن طبعاً کە حەکیم لەبەرەوەی موچە کراوەتە ڕەوڕەوەی سەرەکی هەڵسۆڕێنەری ئابووری لە کوردستانە ئەوانشی موچەخۆر نین کاریگەرن بە موچە لەبەرەوە موچە قەزەیەکی سادە نییە لە کۆمەڵگەی کوردستان ئەگەر مەجال سێخولەکمانکەمتر لە سێخولەک من بە خێرایی ڕوونیەکەمەوە موچە بەڕاستی بابەتێک نییە بۆ گفتوگۆ لەگەڵ خەڵک لەگەڵ حکوومەت تا گفتوگۆی کاکە پێتە درێ و پێت نادرێ و ئەوانە خۆ یا ئەبێ ئەمە حکوومەت بگۆڕێت بۆی بتوانێت ڕێگەکانی جێبەجکە یا ئەبێ میلەتەکە بگۆڕین یعنی مەسەلا میلەتەکە بگۆڕین هەمووی لەگەڵ ڕێزما بێتە لەگەڵ ڕێزما و لەگەڵ ڕێزما بۆ ئێوە بۆ هەموو بینەران و بۆ هەموو هاوڵاتێک لە کوردستانە هەموو ببینە کۆیلە هەموو ببینە ماستاوچی بڵێن جەنابی حکوومەت موچە مەیتێ ماڵەوە بێ نامەیتێ ماڵەوە بێ مانگ لای تۆ ساڵ لای تۆ 11 مانگە ماڵ ئاوا بێت 12 مانگە ماڵە ئاوا بێ 9 مانگە ماڵە ئاوا بێ خزمەت گوزاری پێشکەری لە تەندروستی هەر زۆر سپاس دەکەین و یا ئەبێ هەموو ئاوا ببینە ملکەت یا بێ بەڕاستی حکوومەتە بگۆڕین طبعا هەموو عقل و منطقێکی کاکە میلەتەکە هەمووی ناگۆڕێ ئەبێ ئەم سێ کەسە بگۆڕین طبعا لە دوو کابینەی ڕابردووە ماوە ساعەتە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت سێ کەسە باشە لەنا ئەم دوو حیزبەشە هەردوو پیاوی تریانتیانێ تۆزێ شایستەی ئەوە بن یعنی حکومەتداری ئەو وڵاتە هەر تۆزە بە منطقیش بیرکەنەوە ئەم دوو حیزبە کاکە سێ کەستان دانا بە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت شکست خواردووترین ئەزمونیان لە ژیانی خۆیانە پێشکەش کرد لە هیچ وڵاتێکا وانیە کا حەکیم من ئەمە ئەڵێم بە منطق یعنی تۆ تەماشاکە دکتۆر هێندە جار باسی زەمانی بەعسەکرێ من بەڕاستی زۆرم پێ ناخۆشەوە هەست دەکەم خەڵک لە پەرۆشی بۆ هەرێمی کوردستان سەوی مامۆستا یاسین فەرمووی لە ڕاپەڕین پەشیمانم لە ڕاستیە لە پەرۆشیەتی بۆ هەرێمی کوردستان و بۆ ئایندە واگەنای من ڕاپەڕین یەکێک لە خاڵە پڕشانازیەکانمانە و سەردەمی بەعس و سەدام و تەنانەت ئەم قوڕەی ئێستا عێراق و هەرێمی کوردستانیش ئەیشێلین بەرهەمەکەی ئەو سەقافەیە کە سەدام چاندی و بەرهەمی ئەو شێوازە حکومڕانی 30 ساڵی ڕابردوو حیزبی بەعز بەسەر هەرێمی کوردستان و عێراق سەپاندی بەشێکی قوڕەکە هی ئەوەیە یعنی کادیری یەکێتی و پارتی ئێستاش بە عەقڵی کادیرەکانی بەعز بیرەکەنەوە تەقریر لەسەر هاوڕەکانیان ئەنووسن لە قوتابخانە لە نەخۆشخانە لە فەرمانگە بۆی تە دیناری پێ وەرگتورەکەی بەعسە تەماشا کا حەکیم بالضبط کا حەکیم تەماشا موچە
مافێکی یاساییە ئەکرێ وڵاتەکە وێران ببێ لە ڕووی ئابوووریەوە بەهای دراوەکە قیمەتی نەمێنێ بۆ نمونە لە زەمەنی بەعسا بە سیاسەتە چەوتەکانی سەددام لە 1992 موچەی مامۆسایەک نەک موچەی مامۆسا موچەی ئامرلیوایەک سەبقی هێلکەی نەیە کرد بۆ نمونە ئێستا لە ئێران موچەی مامۆسایەک یەک لەسەر 10 موچەکەی جارانیەتی لە لوبنان وایە لە تورکیا وایە لە سووریا وایە بەڵام هیچ یەکێک لەو ڕژێمانە کە اقتصادەکانیان داڕووخاوە کە زۆر ستەمکار و تۆتالیتاریشن بیر لەوە ناکەنەوە موچە نەدان تەنها و تەنها داهێنراوی ئەم حکوومەتە شکست خواردەیە کە بەڕاستی ئەبێ خەڵکی کوردستان سنووری بۆ دانێ و لەوە زیاتر بەردەوام سپاس دەکەم یەکی قسەتان مابێ زۆر بە کورتی کەم وەڵام من تەنها مەبەستەکەم لەوەیە ینی خەباتەکە بەردەوامە بێ بەڵام پێویستیشە هەم معارەزە هەم دەستە بژێر هەم بڕابەرانی کۆمەلگا بەڕاستی تر خلافی بچووک واست لێ بێن و بەیەکەوە کوتلەیەکی تۆکمە لە بەرامە دەسەڵاتە هۆشیارکردنەوەی خەڵک یەک ڕێزی بەڕاستی ئەم خەڵکی کە خۆپشاندان و ناڕەزایەتێکە لە ناوەڕۆکیە بێ ئەرکەکانمان بێت بۆ ئەوی کە بەڕاستی ئەم دەسەڵاتە بێهیوا بکەین لەوەی کە ئێمەمان دووە وڵی بافیل تاڵبانی خاوەن بەڵێنەکانی خۆی بێ پێویستە ئەو بەڵێنانی کە لە سەردەمی هەڵبژاردنە بە خەڵکیدا جێبەجێام کە ئەگەرنە پامیشکەم بۆ حیزبە ئۆپۆزیسیۆنەکانە بەڕاستی ئۆپۆزیسیۆن بوون بەو جۆرەنیە پێویستە پێش خەڵک بکەون ئێستا ئەو ڕۆژە دەگوان لە جێگەڵە سەرکردی حیزبەکان لە پێشمان بەو بۆ جۆرەیان لە خێمەکان مابانەوە لێرە لە بەردەمی خێمەکان نەچووبانەوە بارگەکانی خۆیان لەگەڵ خەڵک بن ئەگەرنا خەڵکیان لەگەڵمان بێت سپاسەکە مامۆستا من پێرە لە دێگەڵا لەگەڵ ڕۆژنامەنووسی قسەمان کرد لەو لەحظە هەر تەواویەکەم 30 ثانیە لەگەڵ ڕۆژنامەنووسی قسەمان کرد لەو لەحظە مامۆسایان سنووری دێگەڵیان تێپەڕان وتی ماوەسا عومەر ئەوە سنووری دێگەڵەشمان تێپەڕان من وتم پشتیوان بەخوا میلەتەکەمان هەموو لەمپەر و سنوورە دەستکردەکان تێئەپەڕێنێ هەرێمەکەمان یەکەگرێتەوە بێتە یەک میلەتی ئازا و ئازاد سپاس دەکەین مامۆستا مەرگوڵفی مامۆستا یاسین عەبدوڵڵا دکتۆر شێرکۆ حەمیدی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ